بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز، سڵاوتان لێبێ و کاتتان باش، ئاسوودە و کامەران و تەندروست باش بن. لەگەڵ هاوکارم جەلال محەممەد بەرگەو بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژتان پێشکەشەکەین بە هاوکاری هاوکارانمان لە پەیامەوە مێ دەکەین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە. سپاس جوان. ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت، هیوادارن ساغ و سەلامەت و سەرکەوتوو و سەرفراز بن ئینشاءڵڵا. بابەتەکانی ئەم ڕۆمان قسەکردنە هەمویان لەسەر بابەتی پەروەردەیی و بە تایبەتی لە ناوەندەکانی خوێندندا. بۆیە تەوەریەکەمان قسەکردنە لەسەر ڕۆڵی مامۆستا و بەڕێوەبەر لە تەنها فێرکردن نان، بەڵکو لە پەروەردەی قوتابیاندا لە ناو قۆناغە جیاوازەکانی خوێندن کە مامۆستایەکی یا بەڕێوەبەرێکی ئازیز میوانمانە قسە لەسەر ڕۆڵی مامۆستا و مدیرەکان دەکەین لە پەروەردەکردنی خودی قوتابیاندا. و تەوەری دووەممان کاریگەری ژینگەی زانکۆکانە لە ڕەفتاری قوتابیاندا کە ئەوەی جێگەی خۆشحاڵی و سەرنجە. شوانە لە ماوە پێشوایە قوتابیەک بڕوانامەیەکی پێدرا، بڕوانامەی ڕەفتاری جوان، کە ئەمە بۆ خۆی هاندانێکی جوانەوە دەمانەوێت بزانین ئەم بڕوانامەیە بۆچی دراوەتە ئەم قوتابیە، چۆن هەڵسەنگاندنی بۆ کراوە. مامۆستایەکی زانکۆ و خودی ئەم قوتابیەش لە تەوەری دووەمی پەیامی ڕۆژدا میوانمان دەبن کە ئەمە دوو تەوەری سەرەکی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت. بەڵێزان لەگەڵیشیدا کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاری ترمان بۆ ئامادەکردوون مێ دەکەین لەگەڵمان بمێنەوە. دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەش و هەوا یاخود پلەکانی گەرمای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. لەسەر سیستەمی پەروەردە گلەی و گازندەی زۆر هەیە کە ئێمە سیستەمی کێوتۆمان نییە کە بتوانێت خوێندکار بە تەواوەتی پێ بگەێنێت یاسی زانستی خوێندکاران بەرز بکاتەوە و دەشبینین بەو شێوازەی کە ئێستش یا ئەو سیستەمەش کە هەمانە دەبینی شێوازی خوێندن لە هەرێمی کوردستاندا بەهۆی قەیرانی داراییەوە و لەم 2 ساڵی ڕابردووشدا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە چۆن بوو کە ئەمە کاریگەریەکی زۆری کردووەتە سەر بابەتی فێربوونی منداڵەکانمان یاخود قوتابیەکانمان. با بزانین ئایا لە ڕووی پەروەردەوە ڕۆڵی مامۆستا و بەڕێوەبەری قوتابخانەکان چییە لە پەروەردەکردندا، چونکە پەروەردە و فێرکردن دوو چەمکی سەرەکین لە کەرتی پەروەردەدا. بۆیە لەسەر ئەم بابەتە میوەنداری بەڕێز مامۆستا ئاکۆستار بەڕێوەبەری ئامادەی لیدەرزمان کردووە. مامۆستا گیان بەخێر بێت. مامۆستا بە سەرەتا لە بابەتی پەروەردەکەەوە قسە بکەین پێشەوەی بینە سەر فێرکردن کە ئەوە زیاتر پێوەستە بە سیستەمەکەەوە، بەڵام دەمانێت بزانین ڕۆڵی مامۆستا و بەڕێوەبەر لە پەروەردەکردنی قوتابی لە ناو خودی قوتابخانەکەیە چی؟ ئایا تەنها ئەرکتانەوەیە کە ئەلفوبێکەیان فێر بکەن یاخود ئەو زانستەی یا مەنهەجەکەیان پێ تەواو بکەن و حەقتان بەسەر پەروەردەی قوتابیانەوە هەیە یاخود نا؟ زۆر سپاس، دەستان خۆش بێ یاخوا. دیارە ئەم مۆزوعی گرنگ و ئەساسە سیستەمی بەڕێوەبردن لە هەموو دەستگایەکە کاریگەریکی گەورەی هەیە لەسەر ئاست و لەسەر کوالیتی و لەسەر داهاتووی ئەم دەستگایە. ئەمە بۆ هەموو دەستگایەک وایە، ینی بۆ نمونە ئەگەر تۆ لە ئاوێکە لە کۆمپانیایەکی وەبەرهێنانی ئاساییە ئەگەر ئیداریکی بە قەوەت هەبێ بتوانێت پرۆژەکە بەرەو پێش بەرێ، ئەمە ئەساسە، ینی خاڵێکە.
خاڵێکی تر ئەگەر ئەم ئیدارەیە بیتە ناو پەروەردەوە بوونمونە تۆگەر لە کۆمپانیایەکی ئاوە هەڵە بکەی لە دروستکردنی ئاوێکە یان لە کۆمپانیایەکی چوزانم جبسە ئیدارەکە هەڵە بکە لە دروستکە هەڵەکردنە لە کوالیتی جبسێکە ئەمە کرێ بە داوای لێبردونێک و بە کشانەوەی ئەم دەستگەمە لە بازارە بتوانیم هەڵەیە چارەسەر بکەین بەڵام ئەمە لە پەروەردەیە ئەوانیە لە پەروەردەیە ئیدارە کاریگەریکی زۆر گەورەی هەیە چکم ئەساسیاتی دروستکردنی پەروەردەی 10 ساڵی داهاتوو 50 ساڵی داهاتووی ئەم مناڵە کە لە بەردەستی تۆیە یان لە بەردە لەم کۆمەڵگایە هەیە لەسەر ئەساسی تۆیە بۆیە هەڵەکردن لە ئیدارەی پەروەردەییە تۆ ناتوانانی چارەسەری بکەی لە بەرەوەی ئەم مناڵەت یاوێتە کولتور تیاوێتە ڕنگدانەوەی ئەبێ لە داهاتوو مستەقبەلان بۆ ئێمە هەموو کاتێگەڵین ئیدارە و سیستەمی بەڕێوەبردننی خوێندنگا وەکو کەشتیەک وایە وەکو بەڕێوەبەری خوێندنگا وەکو کەشتێوانێک وایە سەرنشینەکانی ئەم کەشتیە بریتین لە قوتابی و مامۆستا و ئەو دایک و باوکی و قوتابیانی کە لەبەردەستی تۆیە هەیە بۆ ئەگەر ئیدارەی خوێندنگا نەیتوانی ئەم کەشتیە بگەێنێتە ئاستێک یان بگەێنێتە ئەو شوێنەی کە بۆی مەبەستە کە بریتە لە پەروەردەیەکی جوان و دواتر مستەقبەلی داهاتووی مناڵانە بگەێنێتە داهاتوویەکی جوان احتیمالی هەیە ئەم کەشتیە تووشی نقمبوون بێت تووشی کارەسات بێت ئەوەی کە ئەیبینین ئێمە ئەم خراپبوونەی لە کۆمەلگایە ڕوویدا بەشێکی سەرەکی هۆکاری پەروەردەکەیەتی ئەم قوتابی خوێندکارە لەژێر دەستی ئیدارەیەکی پەروەردەیی جوانە نەبووە یان ئەم قوتابی خوێندکارە ژێر دەستی مامۆسایەکە پەروەردە نەکراوەکە بەهاکانی کۆمەلگا بەها جوانەکانی ئینسانیەت و مرۆڤایەتی لەم قوتابی خوێندکاریە بچوێنێ بۆیە گەڕێمەوە سەر و خاڵەی کە ئیدارەی خوێندنگا ڕۆڵ و کاریگەریکی گەوری هەیە لەسەر پرۆسەی پەروەردە ئەمە داهاتووی مناڵەکانی ئەم کۆمەلگایە لەژێر دەستی ئیدارەی ئەم خوێندنگایە مامۆستا ئاکۆ ینی ئێستا لە قسەکانی بەڕێستا ئێمە بیستومانەکەەوە کەرتی پەروەردە گرفتی هەیە ینی سیستەمەکە ئەو منهەجەی دانراوە ئایا خوێندکار قوتابی فێرخواز بەستەنا فێر دەکا یا لەگەڵیش یا پەروەردەی دەکا ینی ئێستاکە گرفتی ئیدارە یاخود گرفتی مامۆستایەکی پەروەردەکراویشمانەیە بەتەکید ئەمە بەشێکی سیستەمێکی ئێمە لە سەری ئەڕۆین لە سیستەمی پەروەردەی کوردستانە قوتابی تەنها فێری عیلم مەکرێ فێری زانست دەکرێت کە ئەمیش بن کۆمەڵە نقص و کەموکوڕیەوە بواری پەروەردە یان کاریگەری پەروەردە زۆر کەمە لە قوتابخانەکانە اینجا ئەوەی کەشی بینیم 2 ساڵە خۆی پێشتر پرۆسی پەروەردە لە قەیرانێکی گەورەیە بوو ئەمە مۆزغەشی بەسەر هەوونە قەیرانەکە قوڵتر بوویەوە ینی کەمتر قوتابخانە و خوێندنگەکانی ئێمە گرنگی بە پەروەردادن ئەوە گرنگی بە هینەکادن بەلایەنی زانستی و ئاستی قوتابیادن بۆ ئەمە کارەساتە بەشێکی ئەمە سیستەمەکەیە بەستی سیستەمەکە خۆی کێشەیە بۆ کاریگەری پەروەردە بەشێکی تری مامۆستایە بە حەقەت مامۆستای ئێمە توانم ئەوە بڵێم ینی مامۆستای پەروەردەکراویشمان نییە ینی ئەم خەڵکە ئەگەر بەهاکانی تیا بچەسپێ لە مناڵیەوە کۆمەڵە بەهای جوان هەیە لە پەروەردەیە لە قوتابی خوێندکارێکا بچەسپێ ئەم بەهایانە دواتر کە گەورا بهێرم بەهانەیە لەم قوتابی خوێندکارەیە گەورا بێ بۆ نمونە تۆ لە سەرەتاییەوە لە قۆناغی سەرەتاییەوە فێری ڕازگۆیی بکەی فێری درۆ نەکردنی بکەی فێری دزی نەکردنی بکەی ئەمە کە دوایی گەورە بوو بۆیە بەرپرسێک بۆیە کاربەدەستێک بۆیە لە دەستگایەکە ئیشی کرد ئەمە لە بەروی لە چاکبوون بۆتە کللتورتیایان ڕازگۆیی بۆتە کللتورتیایان قورسە بتوانێت هەڵە بکە قورسە بتوانێت لەم ڕێبازەی خۆی کە لەسەری پەروەردەکراوە لا بدات ینی وێ بەتەکی لەگەڵ ئەو قسەی بەڕێستام کە ئێمە لەگەڵەوەی پەروەردە خۆی کێشەیتیایە مامۆسای پەروەردەکاریشمان کەمایان پرۆسەی هۆکارەکەشی ئەوەیە ئایا خۆکاری ژینگەکەی مامۆستا نەیتوانیوە ئەم پەروەردەیە بکات یان ئەو ژینگەی بۆ نەڕەخساوە یان بەشێکی هۆکارەکە خودی مامۆساکە خۆیەتی کە نەیتوانێەوە ئیش لەسەر خۆی بکات نەیتوانێت لەگەڵ علمی نوێی پەروەردە و علمی نوێی دنیای نوێیە هەڵبکا و خۆی بەرەو پێش بەرە ینی زۆر باش مامۆستا لە قسەکانی سەرەتا ئاماژەت بەوە کرد ئەمە بابەتێکە گەر بێت و مامۆستا تیایدا هەڵە بکە ڕەنگە وانێ وەکو ئەوە نییە کە شەریکەیەک جوبسێکی بە گەڕانەوەی هەبێت کەواتە ئێستا ئایا هەر دەبینین ئەسڵەن کار بکەنە سەر چەلەبە لە ڕووی پەروەردەوە تاو کاتێ بزانین هەڵە دەکەن یانە یانی ئەوەی کە دەیبینی بۆ نمونە مامۆستای بیرکاریە بیرکاری خۆی دەڵێت و دەڕاتەوە مامۆستای وەرزشە دەیکات و دەڕاتەوە لە ڕۆ پەروەردەکەەوە
ینی نابینین کە مامۆستایە بەڕێوبەر کار بکە تا بڵێن هەڵائکایانە چەندها ئەوەندە ئەرکە زانستیەکەی خۆی لەوەیە بەجێ دێنێ وانەکەی خۆی دەڵێت و دەڕواتەوە گوێ بەوە نادام قوتابیە چۆن فێر دەبێ یا لە ڕووی پەروەردەیی و هەڵسوکەوت و مامەڵەکانی چۆنن ئەگەریژە بێت لە ڕووی بۆ نمونە مامۆستاکانی کۆمەڵناسین زۆر بەکەمی ئەتوانن کاریگەریکەوە تۆ دروستکەن ئەمە واقعەکەیە بەتەکیید دەما ئەمانگەڕنێتەوە بە قسەکەی کاکدانا کە ئێمە مامۆستای پەروەردەکارمان کەمە باوەڕەتە بێ کاک جەلالێ ماگەر مامۆستایەکی پەروەردەکراو بین یان مامۆستایەک بین کە بەها و قیمەت و ئەمانە لامان گرنگ بێ لە دەرسی بیرکاریە تۆ توانی پەروەردە بڵیتەوە لە دەرسی وەرزشا تۆ توانی پەروەردە بڵیتەوە لە دەرسی ئەحیا و بایۆلۆژی و نازانم عیلمەکانی ترا تۆ توانی پەروەردە بڵیتەوە بڕێزان مامۆستا ڕابەرێکی پەروەردەییە ینی ئەم دەستیان گیراوە مامۆستا دەستی گیراوە لەو ڕۆ کە ڕەنگە هەندێک کۆت و بەند و مافی تەلە بۆ ئەمانە بێجاران بابا مامۆستا لی دەدای لەبەرەوەی کە فێربی و پەروەردەشبی بەڵام ئێستا مامۆستا ناوێرە دەست بابەتەوە بەس ئەوەیە ئێستا ئەگەر لە لێدانەکە یان ئەو شێوازە لە پەروەردەیە کرێ ئێستا گۆڕابێت یعنی ئێستا گۆڕابێت بە جۆرێک لە تێکەڵی ئێستا گۆڕابێت بە سەردەمی تیموەرکینگ ئێستا گۆڕابێت بمانە لە پۆلا ینی هەدەف لەوەیە مامۆستا لە ئێستاشە ئەتوانێت قودوەیەکی جوان بێ یعنی ئەتوانێت بە ڕەوشتەکانی ئەتوانێت بە هەڵسوکەوتەکانی ببێتە نمونەیەکی جوان بۆ قوتابی خوێندکار کە ئەمە لە تەسەووری ئەم خوێندکاریان مێنێتەوە قوتابی خوێندکار مامۆستا وەکو ڕەمز سەیر دەکات ینی ئەکرێ ئێستا کەمێک ئەو ڕەمزە شکێنرا بێ یان شێوێنرا بێ بەڵام ئەمە وەکو هین هەیە ینی لە خۆشەویستی قوتابی بۆ مامۆستا خۆشەویستێکی تایبەتە بۆیە مامۆستایە توانێت لە هەر یەک لەم دەرسانەیە نمونێکی جوانی پەروەردەیی بێت ینی بەڵام مامۆستاکەوە ڕاستە ینی هەمووی شتەواوە بەڵام لە کۆتاییشە سیستەمی دەسەڵاتداریە ئیداری هەرێمی کوردستان مامۆستای خستۆتە بارودۆخێکەوە ڕەنگە مامۆستاکە لە هەفتەیەکدا مەجای ئەوەی نەبێ هەتا مەقالەیەکی زانستی ڕۆژ بخوێنێتەوە سەردانی کتێبخانەیە بکات چکە ئەوەندە سەرقاڵە بە ئیشێکی ترە بێ خەمی بژەوێ لە کۆتاییە مامۆستایەکی ڕەنگە باوک بێ ڕەنگە دایک بێ ئەمانە هەمووی ینی گرفت دروستەکەن بۆ مامۆستاکەش کە نەتوانێت ئەکادیمیانە یاخود ئەم بابەتە بڵێتەوە بەڵام لە سوری هەموو شما منەوێت سەرنجی بەڕێستان ڕابکێشم وەکو مامۆستای وەکو بەڕێوەبەرێک ئێستاکە زۆربەی خوێنگاکان مامۆستاکان بە حکومیەکان و بە تایبەتەکانیش ئامانچانەوەی ئاستی زانستی خوێندکارەکەی بەرز بێن نمرەی تاوا بێنێ بە تایبەت لە کۆتایی با بڵێن قوتابخانەیە چەند 99 و چەند سەتی هەبێ ینی بیر لەوە ناکرێتەوە چەند پەروەردە کراوە چونکە ئێستا واقعێک دروستوە نمرەیان دەوێت نەک پەروەردە ئەمە تا چەند گرفت دروست ئەمە بە تاکیدەوە کێشەیەکی گەورەیە ئێمە خۆمان لە ناو وەزعەکەیان هەستی بەماکەین ینی لە قوتابخانە حکومیەکانە ئەم کێشانە هەیە کێشەی مامۆستاوە لەگەڵ کێشەی ئەو سیستەمی کە بۆی دروست کراوە هەموو کێشانی کە لە قوتابخانەکانە هەیە ئەمە وای کردووە کە پرۆسەی پەروەردە دوورکەوت بێتەوە ینی بۆیە تەرکیز زۆرتر لەسەر ئەو کرا ئەو مناڵە چۆن بتوانێت مستەقبەلێک بۆ خۆی داوین بکات چۆن بتوانێت نمرەیەکی بەرز بێنێ لە کولەیەکی باش بەروجیرێ ئەمە بە نسبەت قوتابخانە حکومیەکانە و قوتابخانە ناحکومیەکان کە ئێستا زۆر بووە ژمارێکی زۆر قوتابخانەی ناحکمی هەیە ئەمە لە قوتابخانە ناحکومیەکانیش ئێستا خەریکی ئەم ڕیتماگرێ هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەوەیە بەشێک لە قوتابخانە ناحکومیەکان پرۆسەی پەروەردە وەکو بزنسێک سەیرەکەن ینی تەنها ئەیانەوێت کۆمەڵێ تەلەبە نمرەی بەرز بەدەست بێن و لەم نمرە بەرزەوە دواتر تەلەبەکانی تر چاو لەمە بکەن و ڕووبکەن ئەم قوتابخانەی ئەمان ژمارێکی زیاتر خوێندکار ڕووکەن ئەم قوتابخانەیان کە ئەمە کێشەیە ئەمە کارەساتە ینی من لێسایە کاتی وەرگرتنی قوتابی خوێندکارە لە قوتابخانەکان دایک و باوکان بە دوای ئەواگەڕن چۆن توان قوتابخانەیەکی باش بدۆزنەوە بۆ قوتابیەکانیان یەکێک لە گرفتە گەورەکان کە دایک و باوک لێسایە هەستی پێ ناکات تەنها بیری لەوا کاتەوە قوتابیە نمرەیەک بێنێ ئەمەیە ینی یەکێک لە گرفتە گەورەکان ئەمەیە قوتابخانەکان کەمتر بەشێکی زۆری قوتابخانەکان ئیش لەسەر پەروەردە ناکەن ینی بۆیە بە دایک و باوک لەم کاتەیە بیر لەوە بکاتەوە قوتابی و خوێندکارەکەی نەبا بۆ قوتابخانەیەک تەنها هەدەفی نمرە و ئەنجامی بەرز و کولیەی توب و کولیەی هەندەسە ئەمانە بێ چونکە ئەم نمرەیە قوتابی خوێندکارە لەوەیە کولیە و هەندەسە و کولیەی توبت بۆ بێنێ بەڵام دواتر بێتە دکتۆرێکی فاشل دواتر دەچێت بازرگانی بە هینەوەکە بە دەرمانەوەکە دواتر دەچێت بازرگانی بە لەشی مرۆڤەوەکات ینی بۆیە بێ ئێمە ئاگامان لەوە بێت ئەم دایک و باوک لەم خۆناغەیە قوتابی خوێندکارەکانە ببنە قوتابخانەیەک کە پەروەردە تایە سەنتەر بێت ئەکرێ ئێمە ئەو بەشێک لە قوتابخانە هەیە کە هەدەف و پلانەکەی تەنها بزنس و مادە نییە ینی دروست بوون ئەم قوتابخانە تەنها بۆ مادە و لایەنی دارایی دروست نەبوون کۆمەڵی قوتابخانە هەیە کە پەروەردەیەکی زۆر جوانی فکریان لە پشتەوەیە کە قوتابی خوێندکار زۆر جوان پەروەردەکەن بۆیە دایک و باوکە بێ زۆر وشیار بێ لەوەی کە بیر لەوە کاتەوە قوتابی خوێندکارەکەی بنێرێتە قوتابخانە بیرێک لەوە کاتەوە قوتابی خوێندکارەکەی بنێرێتە قوتابخانەیەک کە
پەروەردەتیایە سنتەر بێ نەک نمرە و ئەنجامی بەرز و ئەم بابەتانە بۆیە ئەو کەسەی کە لە پشتی ئەم قوتابخانانەوەیە یان لە پشتی ئەم پرۆژانەوەن ئەبێ بیر لۆ بکاتەوە بزانێ ئەم کەسە چیە لە پشتی ئەم پرۆژانەوە نایە ئایا هەدەفی ئەم کەسە لەم پرۆژانە پرۆژەیەکی بستنسیە یان پرۆژێکی پەروەردەییە کە زانیت پرۆژێکی پەروەردەیی ئەو کاتە دواتر بەدەستهێنانی نمرەی بەرز و ئەمانە زۆر ئاسانە ئەتوانێت نمرەی بەرزیش بەدەست بێنێ لەوانە خاڵێکی تر لە هەڵبژاردننی قوتابخانەیەکی باشە بۆ قوتابی خوێندکارەکانمان بریتێ لەو ئیدارەیە کە ئێستا ئێمە قسەی تیاکەین یان ئەبێ ئەو قوتابی دایک و باوکە بزانێ ئەم ئیدارەیە کە ئیدارەی ئەم پرۆژەیە کە ئیدارەی قوتابخانەیە کە چیان ئایا کەسانی پەروەردەیین یان کەسانی پەروەردەیی نین چونکە ئەمە دوجار کاریگەری ڕاستەوخۆی لەسەر مناڵەکانی ئەمانە بێت ئەگەر مامۆستاکە و ئیدارەکە و مدیرەکە پەروەردەیەکی جوانی نەبوو تأکید بە ئەم پەروەردە جوانە ناچێتەوە بۆ قوتابی خوێندکارەکەی ئەوە مامۆستا ڕۆژانە لەگەڵ تەلەبەکەیە بەریەکەوتنی هەیە بەڵام مدیر یا بەڕێوەبەر لە چاو مامۆستایە کەمتر بەریەکەوتنی لەگەڵ قوتابیە هەیە ڕۆڵی بەڕێوەبەر لەم پەروەردەکردنی قوتابیە دەبێت چۆن بێت لەگەڵ مامۆستاکانە یا لەگەڵ خودی قوتابیە خاڵێکی جوانە داماژە پێکرد ئێمە لە هەموو سیستەمێکی بەڕێوەبردنە کۆمەڵە شتمان هەیە یان کۆمەڵێ کاری هەموو سیستەمێکی بەڕێوەبردن کۆمەڵە کاری هەیە یەکێک لە کارەکانی بریتە لە پلانین یانە بێ پلان دابنێ بۆ ئەو سیستەمی خاڵێکی تری کە ئۆرگەنایزن ڕێکخستنە خاڵێکی تری دایرێکتن ئاراستەکردنە خاڵێکی تریشی بریتێ لە کۆنتترۆڵین یان لێ پێسینەوە بۆیە لە پلانیننا لە سەرەتای ساڵەوە ئەم بەڕێوەبەرە ئەبێ پلانێکی زۆر باشتا بنێ بۆ خوێندنگاکەی بۆی بتوانێت ئەم قوتابی خوێندکارە نمرەی بەرزی بەدەست بێنێ یان لە ڕووی زانستیەوە کاری بە قوت بێ یان ئاسی زانستی باشی هەبێت دوو لە ڕووی پەروەردەییەوە پەروەردەیەکی جوانی هەبێت یعنی ئەمە ئێستا گرفتێکی گەورەیە لە هەموو قوتابخانەکانە ئێمە ئەیبینین بەڕێوەبەر پلانی ئیداری دانێ بەڵام پلانی پەروەردەیی دانانێ بۆیە لە سەرەتای هەموو ساڵێکی خوێندنەوە ئیدارەی خوێندنگا یان بەڕێوەبەری خوێندنگا بێ بتوانێت پلانێکی پەروەردەیی جوان دابنێت چۆنە مامۆستا تەنها بۆ نمونە ڕەنگە منێکی باوکی قوتابیەکەوا ببینم ئەها تەلەبەکەم قوتابیەکە مناڵەکەمە بن بۆ پارک های بن بۆ مەزبەح های بن بۆ فڕۆکەخانە تەنها ئەمەیە چکۆ منی باوک بەس ئەمە بینم ئەمە ئەم پلانە ئەبێ گشتگیر بێ ئەبێ شارەزای پەروەردە ئەم پلانە لەگەڵ بەڕێوەبەردا بین ینی بەڕێوەبەر خۆی ناتوانێت تەنها پلانێکی پەروەردەی ئەبێ بە شارەزایی پەروەردە دابینێ بۆ نمونە لە سەرەتای ساڵەوە گە قوتابی خوێندکارەکە دایک و باوک بەڕێوەبەرەکە بینن بەڕێوەبەرەکە پیان بڵێ من ئەم ساڵە توانم ئەم چوار بەهایە لە تۆیە لە قوتابیەکەی تۆیە جێبەجێ بکەم بۆ نمونە من قوتابیەکەی تۆ ئەم ساڵ فێری ڕازگۆیی یەکەم قوتابیەکەی تۆ ئەم ساڵ فێری دەستپاکی یەکەم قوتابیەکەی تۆ ئەم ساڵ فێری یەک دوو بەهای جوانەکەم یعنی بێ لە سەرەتای ساڵەوە ئەم بەهایانە بە دایک و باوکان بوترێ یان لە سەرەتای ساڵەوە کە دایک و باوک قوتابیەکانیان ئەبەنە قوتابخانەیەک پێی بڵێن تۆ چیم بۆکەی لە ڕووی پەروەردەییەوە کە توانیتی وەڵامیان پرسیارت داتەوە کاتە تۆ توانی مناڵەکەتی تەسلیم بکەی ئەگەر نا چالاکی تەرفیعی هەموو کەسێک دەتوانێت چالاکی تەرفیعی بکە هەموو کەسێک دەتوانێت چوونە دەرەوە بکە ئەمە هین نییە یعنی ئەمە چالاکی پەروەردەیی نییە ئەمە چالاکیی تەرفیعیە یعنی ئەبێت ئەم مناڵە ئەم بەڕێوەبەرە لە سەرەتای ساڵەوە پلانێکی پەروەردەیی دابنێ ئەوێ چ گۆڕانکاریەک لە ئوسلوبی ئەم مناڵەیە بکاتە ئەیگەێنێتە قۆناغی دواتریان ئەم ساڵ بە درێژایی ئەم ساڵات توانێت چ گۆڕانکاری لە مناڵەیە بکات ینی کەواتە مامۆستا ینی ئێمە دێنەوە خاڵێک کە هەم بەڕێوەبەر چۆن تەنسیق لەگەڵ دایک و باوکی قوتابی بکات یعنی دەمەوێت سەرنجی تۆ بزانم وشیاری دایک و باوکی خوێندکار یا قوتابی چەندێک پاڵنەرە یاخود هەوەکارەوە ئاسانکاریە بۆ پرۆسەی پەروەردە و فێرکردن و وەروە بۆ یارمەتی دەریشە بۆ مامۆستاکان کە بتوان ئەم مناڵە پەروەردەکەن ڕەنگە تۆ لە ئێوە لە خوێندنگاکەتان کۆمەڵک شتی فێرکەن لە ماڵەوە پێویستە ئەوە لێپێشێنی لەگەڵ بکرێت لەگەڵی بەردەوام بێت ینی ئاستی ڕۆشنبیری دایکان و باوکان لە هەرێمی کورسان پێم خۆشە وەڵام بزانم چۆن ئەیبینیم بەپێی تەجروبەی خۆتان بۆ لێرەوە پێشنیارتان لێرەوە پەیامتان بۆ دایکان و باوکان لە پەروەردەکردنی مناڵەکانیان ڕاستە دیارە دایک و باوکەکان بەپێی ئاستی کۆمەڵایەتیان دابەش بوون یعنی ئێمە ناتوانین بڵین هەمویان ئاستی پەروەردەیی و شاریان لاوازە دایک و باوکمان هەیە ئاستی پەروەردەیی و شاری زۆر بەرزە دایک و باوکیشمان هەیە زۆر جۆی لەمە نییە بۆیە ئەبێ خوێندنگا پردێکی گەورەی پەیوەندی یان ئیدارە بەڕێوەبەر ئەبێ پردێکی گەورەی پەیوەندی بێ لە بینی دایک و باوکەکانە لەگەڵ خوێندکارەکانە ئێستا کێشەیەکی گەورە ئەوەیە کە خێزان جۆرێک لە خێزان شێوێنراوە یان
کاریگەری ئوسرە و خێزان شێوێنراوە ماڵ تۆزێک ئالۆز بووە بەهۆی تەکنۆلۆژیا و دنیای نوێوە سەیتەرەی ئیدارە و خێزان قورس بووە بۆیە بێ خوێندنگا هاوکارێکی سەرەکی بێ لە پرۆسەی خێزانە یعنی بێ دایک و باوک پەیوەندیکی زۆر باشیان لەگەڵ ئیداری خوێندنگاکە هەبێ بۆی ئەم مناڵەیان بەشێکی پەروەردەکەیان لای ئیدارە و پێی مەکتەبە بەڵام بەشێکی تری پەروەردەکەیان لە لای خۆیانە لای خێزانە چکو منە گەرم خوێندکارە فێر هەزار شتی جوان بکەم فێر هەزار بەهای جوان بکەم فێری ڕازگۆیی بکەم فێری ئەوە بکەم کە درۆنەکە کە کوێ لە ماڵەوە دایکەکەی بینی یان خوشکەکەی بینی درۆیەکی کرد ئەمە ئیشەکەی من تێکەداتەوە بۆیە بێ خوێندنگە و دایک و باوک پەیوەندیکی زۆر باشیان هەبێ بۆی بتوانن ئەم پرۆسەی پەروەردەیە پرۆسەیەکی جوان بێت ینی بۆی ئاستی ڕۆشنبیری خێزان بەپێی ئاستە کۆمەڵایەتیەکان گۆڕانکاری بەسەرادێ بەڵام ئەوەش هەیە یانی ئێستا خێزانی ئێستا بەهۆی دنیای مادی ئەوانە زۆر مەشغوڵ کراوە بۆیە قوتابی دایک و باوک دێ ئەوێ مناڵەکە بداتە دەستی ئێمە هەموو پەروەردەکەی ئێمە بۆی بکەین لە قوتابخانە کە ئەمە قورسە ینی ئەمە ناکرێت ئەبێ دایک و باوک خۆیان بەشێک بن لە پەروەردەکان بەشێک بن لەو پەیامێکی قوتابخانە پێش دەستپێکردنی ساڵی نوێ بە دایک و باوکەکانیان مامۆستا من جگە لە 2 ساڵی ماهەت هەموو خوێندنم لێران تەواو کردو لە یەکی سەرەتاییەوە بیرمە لە کتێبی یەکی پۆلی سەرەتایی ئەدەبیاتی فارسی هەیە ئەدەبی کوردی خۆمان ئەگەر سەرنج بدەین دروشمێکی گەورە لەسەر کتێبەکە کە ئێسش بیرم ناچێتەوە هەیە نووسرا بوو مەدرسە خانەی ئەوە لە ماست قوتابخانە ماڵی یەکەمی ئێمەیە ئایا هەر بەڕاست ئێمە توانیمانەوە لە تەلەبە بکەین لە وڵاتی خۆمانە کە بزانێ قوتابخانە ماڵی یەکەمی ئەوە کاکە ماڵی دووەمیش بێت دیارە ئەمە من نەکرێت 2 ڕۆ جواب بدەمەوە چکم بەشێک قوتابخانە حکومیەکانن قوتابخانە حکومیەکان ئەمە نەبووە ماڵی یەکەم تەنانەت نەبووە ماڵی دوو هەموو سێم قوتابی سا هەر زۆر بەکەمی حەزەکە بچێتەوە ماڵی دراوسێ جارجارە ڕوا حەزی وەکو ئەوەش وەکو حەز ینی لەوێ ماڵی دراوسێ زیاتر حەز لێ بێ لە هەندێک قوتابخانە لە قوتابخانە حکومیەکان ئاوهایە ینی پرۆسی خوێندن ئەمە تۆزێک جیاوازی فەرقی هەیە لە قوتابخانە ناحکومیەکانە لەبەر و ژینگەیەکی خۆشتر و جیاوازتریان بۆ دابین کراوە لە قوتابخانە ناحکومیەکانە شێوازی دەوام و شێوازی پۆلەکان و شێوازی کافتریا و گەشت و چالاکی و ئەمانە لە قوتابخانە ناحکومیەکانە هەیە کە ئەمە وای کردووە توانین بڵین ئەگەر ماڵی یەکەم نەبێ بۆ خوێندکار بۆتە ماڵی دووهەمیان بۆ یانیانی بەڵام ئەمە ماڵی دووهەمە بێ وەکو قسەی مۆزوعی پێشوو باسم کردە بێ ئیلا دایک و باوک ماڵی یەکەم بنیانە بێ خێزان ماڵی یەکەم بێ ئێمە بتوانین قوتابخانە بکەینە ماڵی دووهەمیان چکم ئەوەی کاریگەری ئێمە کاریگەری کولتور و عایلەکانمان لەسەرە کەمتر کاریگەری قوتابخانەکانمان لەسەرە زۆر باش مامۆستا زۆر سپاس دەکەین دەرفەتی ئەمە بە کۆتاگەشت دیارە بابەتەکە زیاتر قسە هەڵەگرێت بەڵام ئەوەندە کاتمانە بوو زۆر سپاس دەکەین لەوەی کە میوانی پەیامی ڕۆژ بوویت لە خزمەتانین زۆر بینەرانی عەزیز ناوڕێکمانەیەوە دێنەوەلاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر ئێمە لە کۆمپانیای ئاکۆکەریم بە تیمێکی شارەزا و خاوەن ئەزمون بۆ ماوەی چەندین ساڵە بەردەوامین لە جێبەجێکردن و دابینکردنی دەرگا و پەنجەرەی ئەلمنیۆم لە جۆری ئازیل و سیستەم دڵسۆزی لە جێبەجێکردن و جددیبوون لە کارەکانمان وای کردووە دۆخی کارکردنمان فراوانتر بێ هەم لە ڕووی ژماری کارمەند و مەودای جوگرافیای کارکردنمان لە هەر 5 پارێزگاکەی هەرێمی کوردستان تاکو و پارێزگاکانی دیکەی عراق بینا و باڵەخانە نوێەکان بە شێوازێکی مۆدێرن دەرناکەون ئەگەر دەرگا و پەنجەرەکانیان ئەلمنیۆم نەبن بۆیە ئێمە باشترین جۆری ئەلمنیۆمتان بۆ دابین دەکەین دیزایانی بیناکەت هەر چۆنێک بێ هەر ڕەنگێک بێ ئێمە بە ڕەنگە جیاوازەکانی ئەلمنیۆم تەنسیق و ڕێخستن دروست دەکەین چونکە هەموو جۆرە ڕەنگەکانی ئەلمنیۆم لای ئێمە بەردەستە کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی
وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و لێدوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە سەداسەد حەڵاڵ و بە پێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و تشاتی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. تۆ چێکی لەسەر مەسارەیە؟ گەشتی یەکەم کەوتە خوارەوە بە گرنگدایزەریش چاک نابێت. زۆر ئاسانە. ئەم باشترین کەرەسم پێ بۆ چاکردنەوە. ئەوتەوە بە گرنگی 100 ساڵی ڕووناکی بڕۆ بەکاری بێت. ڕێک ئەمبەی بۆ شوێنی ئەم کەرەسانە. وەرە لەگەڵم. ئەم کەرەسانەی بینی 25 ساڵ زیاتر لە خەڵک بەکارێنێ. ئێمەی بوونەوەری ئاسمانی کەرەسەی وامان نییە. ئەری ئەم شوێنە هەموو پێدەویستیەکی باشیان هەیە. ئەمەوێ ناوەکەیم پێ بڵێ. ئێستا پێتەڵم. بابا خەدەماتە. ئەم ڕاندە ناوی تەلانە. 29 ساڵە ڕازگۆیی و کوالیتی باش ئیشی خۆمان. ئەوە تەواوە. کۆمپانیای تەلان بۆ بە هەڵبژاردەی هەمیشەیی بە دڵنیاییەوە. ئەمە قسێکی جوان. کۆمپانیای تەلان هەم لە زەوی و هەم لە ئاسمان. هەندێکە چەندین جۆر چاکردن و تێکەڵ یەکەن. هەندێکی ترە چەند لە چایخانەکان تێکەڵی چایەکانەکەڵن. بەڵام ئێستا بۆ یەکەم جار لە عێراقدا چای سەعدەدین خۆی بە تەنها ئەمداهێنانەی کردووە و تێکەڵەیەکی دەگمەنی بۆ ئامادە کردووە. چای سەعدەدین تێکەڵەی چایخانە تابی بکە و ئەنجا بزانە تێکەڵکردنی چا چۆنە بێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازیزان دەچینە لە بڕگەی لەگەڵ پەیامنێرانمان لە کەرکووکەوە پەیامنێرمان چیانوریمان لەگەڵە. بەڵێ جەلال دیارە من هاوکارانم لێرەوە باس لەوەیان کرد کە چیان هێشتا وەرنەگیرا. کێمان لەگەڵایە لەگەڵ پەیامنێران بۆی بزانین دیارە بڕیار وایە هەندێک چالاکی جۆرە و جۆر لە شار و شارچەکانی هەرێمی کوردستانەوە بۆتان بگوازینەوە بایکۆتی نەخۆشخانەکان لە شاری سلێمانی دەستی پێکردوێتەوە ئەمڕۆ بۆیە هەوڵدەرێن پەیامنێرمان ڕامیار وەرگین بزانین زانیاری زیاتر لای ئەو چی هەیە کام لە نەخۆشخانەکان کارمەندەکانیان بایکۆتی دەوامیان کردووە و هەروەها دیارە ئەمڕۆ دوێنێ پێم وایە ڕۆژی ڕاوەماسی دەستی پێکردوێتەوە قەدەغی ڕاوەماسی هەر وەرگیراوە بۆیە لەوێەوە سامان وەرەگیم زانین زانیاری چی هەیە وەروها چیا لە کەرکووکەوە وەردەگریم زانین زانیاری لەسەر و وەفدەی یا ئەو شاندەی کە لە کەرکووکەوە ڕۆشتنە بەغدا کە مامۆستایانی بەشی کوردی بوون بزانین بۆچی ڕۆشتون ئامانجیان چی بووە داواکاریەکانیان چی بووە. وەڵێ جەلال تا هاوکارانمان ئامادە دەبن لەگەڵیان گفتوگۆ بکەین. جەلال زانیارێک هەیە من ڕاستیەکەی ئەرێ ئەمڕۆ ڕۆژی ڕێگریکردنە لە کارکردن بە سەڵاتچوانیان دوێنێ بوو. ئەمڕۆ پێم وایە یەکێک لەو کللتورانەی بەداخەوە لە زۆربەی کۆمەلگاکان هەیە و لە کۆمەلگای کوردیشە هەمانە ئەویش با بڵێن بە ساڵاتچوان یاخود پیرەکان بە تەمەنەکان کە دەبینین کار دەکەن لەگەڵ ئەوە شاکارەکانیان جۆرێکە لەگەڵ تەمەنیان ناگونجێ لەگەڵ توانایان ناگونجێ. ئەمە ئەمڕۆ ساڵانە ڕۆژێک هەیە بۆی کەوا ڕێگری بکرێت لەم کارانە.
دەچی لەو بابەتەشەوە لەو لابارەشەوە زانیارێکمان دەبێت بەڵام دەچینە لای تۆڕی پەیامێرانمان. دەچینە کەرکووک لای پامێرمان چیانووری چیا سڵاوی خوا لێبێت ئەم کاتت باش زانیاریەکان لە کەرکووک چین و ئەو مامۆستایانی کە وەکو وەفدێک چوونە بەغدا داواکاریەکانیان چی بوو وەڵامیان چی بۆ وەریان گرتووە. خوێندنی کوردی لە کەرکووک چوونەتە بەغداد و لەگەڵ وەزارەتی پەروەردە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ بەشی تاقیکردنەوەکانی وەزارەتی پەروەردە کۆبوونەوەیان ئەنجامداوە. کۆمەڵێ بڕیار درراوە دوێنێکە تایبەت بە خوێندنی کوردی و لە بەرژەوەندی هەم قوتابیان هەم ئەو کەسانی کە وانە بێژن لە ماوەی ڕابردوودا کۆمەڵی ناڕزایی بە دوای خۆی داهێناوە بابەتی وانە بێژ و ئەوانەی کە بکرێن بەگرێ بەست و ئەو کەسانی کە لە خوێندنی کوردین ئەوانە بێژانەی کە لە خوێندنی کوردینایە دەکرێن بەگرێ بەست یا نەخێر بەهۆی ئەوەی کە ئەمان سەر بە هەرێمی کوردستانن وەکو خۆی دەمێنێتەوە و هیچ بڕیارێکیان بۆ نادرێ. ئەمە تایبەت بە پرسی تاقیکردنەوەکان و تایبەت بە وانە بێژان میوانداری مامۆستا فەرین فاتیح هەم سەرۆکی وەفدەکە بووە چووەتە بەغداد میوانداری دەکەین بابزانین دوێنێکە چی بڕیارێک لە بەرژەوەندی خوێندنی کەرکووک دراوە. مامۆستا ساوت لێ بێ سوپاس بۆم دەرفەتە دوێنێکە چی بڕیارێکتان وەرگرتووە لە بەغداد و چی بڕیارێک لە بەرژەوەندی خوێندنی کوردی بووە لە بەغداد. سپاس بۆ ئێوەش و بۆ هاتنتان بۆ یەکەی سەرپەرشتیاری. طبعاً ئێمە دوێنێ وەفدێک بە سەرۆکایەتی بەندەی مخلیس کە ئامادەی ئەو شاندە بووین سەردانی وەزیری پەروەردەی عێراقمان کرد و پێشوەخت لەگەڵ ئاگداری وەزیری پەروەردەی هەرێممان کرد. ئەویش خۆشبەختانە پێویستمان بە چەند نووسراوێک بوو کە دەبێت بە فەرمی بە واژۆی بەڕێز وەزیری پەروەردەی هەرێمی کوردستان بێ. کەیسەکان بریتی بوون لە سێ بابەتی یەکەم ئەوە بوو لەبەرەوەی بەهۆی ئەم ڤایرۆسەوە کەمترین خوێندکارانی پۆلی 6 و 3 ناوەندی کەمترین بابەتیان بە شێوەیەکی حزوری ئامادەی قوتابخانەکان بوون لە سەرەتای خوێندن. دواتر بە شێوەی ئەلکترۆنی بوو و خوێندکارانیش وەکو پێویست نیان نەتوانی کە مەنهەجەکە تەواو بکەن. بۆیە لە ڕێگەی لیژنەی پرۆگرامەکان مامۆستا حەکسن کە بڵێن سەرۆکی پرۆگرامەکانە لە وەزارەتی پەروەردەی عێراق کەمکردنەوەیکی کەمان ئەنجامدا لە ڕێگەی سەرپەرشتیارەکانەوە هەستان بە کەمکردنی مەنهەجەکە. ئەو مەنهەجە پێویستەکە لەبەرەوەی تاقیکردنەوەکانمان لەسەر حکوومەتی عێراقیە دەبێت ئەوان فەرمانی ڕەزامەندی وەربگیرێ لیان بۆ ئەوەی تاقیکردنەوەکان لەو پرسیارانە نەیەتەوە کاتیا تەرکە. و خۆشبەختانە دوای ئەوەی کە چاومان کەوت بە بەڕێوەبەری پرۆگرامەکان و وەزیری پەروەردەی عێراق بڕیاریاندا ڕەزامەندیان فەرموو بەس کەمکردنەوەی بابەتەکانی پۆلی 3 ناوەندی و هەروەها 6 ئامادی بە هەر سێ بەشەکەیەوە. و کەیسی دووەمیش سەبارەت بە کەیسی گرێبەستی وانە بێژەکان بوو کە سەرەتای قەرارەکە کە بە فەرمی هات لەلایەن وەزارەتی پەروەردەی عێراقەوە خوێندنی کوردی تیا مەحروم بوو. ئەویش کە ناکرێت ئیلا ئەبێ بە واژووی بەڕێوەبەری پەروەردەی مرکزی بە یعنی دەبێت وانە بێژەکە ئەوان فەرمانی وانە بێژیان بۆ دەرکرد بێ. ئەمەش لێرە وەکو نەتەوەی کورد دیستانەوە هینێکە بوو یعنی ناعەدالەتیەک دروستە بوو. خەڵکانێک ئەمری بەغایان هەبوو عقدی بۆ ئەکرا خەڵکانێکش کە ئەمری هەرێمی کوردستانی هەبوو خوێندنی کوردی بۆی ناکرا. خۆشبەختانە بە سوپاسەوە جێگری وەزیری پەروەردەی عێراق دکتۆر فەلاح قەیسی پێشوازی لێ کردوینەوە و ڕەزامەندی فەرموو کە ئێستا ئەتوانین بڵین ئەوانەی کە وانە بێژ بوون لەسەر خوێندنی کوردی سەر بە هەرێمن دەکرێن بە گرێبەست هاوشێوەیانی بەغا دەکرێن بە گرێبەست هاوشێوەی هاوڕێکانیان کە لەسەر عێراق وانە بێژیان هەیە. ئەمەش زۆرترین کەس سوودمەند ئەبێ و خوێندنی کوردیش سوودمەند دەبێت کە سوودمەند ئەبن لەو بڕیار. بە فەرمی ئێمە 2019 کە ئاخر وەجبەمان بووە ئەوان 96 کەسن بەڵام ئێمە لەگەڵ ئەوە 2017 ئاگادار کردەوە کە ئەگەر بەردەوامە لە قوتابخانەکە بەڵام فەرمانەکەی تازە نەکردوێتەوە بەهۆی ئەم نەبوونی دەوام و ڤایرۆسی کۆرۆنە وەکو پێویست
تەنانەت بەڕێوەبەرەتەکانیش وەکو پێویست لە 19 دەوامیان ناکرد ئەوانش ئەگرێتەوە و ئێمە گرێبەستەکان بۆکە ئومێ دەکەم ئەگاتە زیاتر لە 200 کەس مستەفی دەبێ لەم حاڵەتە و ئەوانشی هەر کورد لە خوێندنی کوردی بەڵام فەرمانمان بۆ دەرکردو بوو لەسەر بەغا بە زبانی عەرەبی ئەوان زیاتر لە 1000 کەسن و گرێبەستەکەمان بۆ کردووە یانێ ئەتوانم بڵێم تقریبا 1200 کەس لەم کەیسی وانە بێژانەکە بن بە گرێبەست سوودمەند دەبێ و کەیسی سێمیشەوە بوودا خوێندکارەکانمان داوای واکەن کە با 3 دەرس و 10 دەرەجە نەبێ داخل بوون یعنی هەمانە تەڵەبایە لە 4 دەرس کەوتووە داوای واکەن کە 3 دەرس بێ بۆ ئەوانیش بەڵام نەمانتوانی ئەوە بەڕاستی کە تۆ مفاوەزاتیش بکەی هەموو خاڵەکانت بەدەست ناهێنی ئومێ دەکەین کەیسی ترمان هەیە و بتوانی سەرکەوتوی بەدەست بێنین سپاس دیارە هەر لە ماوەی ڕابردووشدا لە ماوەی 2-3 ڕۆژی ڕابردوودا تاقیکردنەوەکانی عراق دەستی پێکردەوە بە گشتی لە مانگی داهاتوو تاقیکردنەوەکانی پۆلی 9 دەست پێ دەکات بۆ یا خوێندنی کوردی لەگەڵ پەروەردەی کەرکوب بەردەوام لە هەوڵدایە بۆ ئەوەی ئەو بابەتانەی پێویستە بە هەرێمی کوردستان و بە حکوومەتی مرکزیەوە هەر لەگەڵ حکوومەتی مرکزیە کۆتاییان پێ بێنێ و بابەتەکان یەکلایی بکاتەوە. چیا نووری دەمەوێت لێ بپرسم کۆمەڵی گۆڕان دیارەکە پەیوەندیمان لەگەڵ چیانەما زۆر سپاس بۆ هاوکارمان چیانووری لە کەرکووکەوە لەگەڵمان بوو بەڵێ دەچینە هەڵەبجە زۆر باشە پەیامنێرمان سامان فەتاح لە هەڵەبجەوە لەگەڵمانە بێ دەچینە لە ئیسامان بزانین سامان لەوێ چه زانیارێکی هەیە بە تایبەت وەک هاوکارم باسی کرد جەلال قەدەغەی ڕاوماسی هەڵگیراوە تاکیدی لێرەوە ڕای نەگەێنیم خەڵک بچێ بۆ ڕاوماسی دوایی زانیاری زیاتر با لە سامانەوە وەرگرین بەڵێ ئەگەر سامان هاوکارمان کە ئامادە بوو دەچینە لای بزانین ڕێوشوێنە یاساییەکان لە هەمبەر ئەیتر هەڵگرتنی قەدەغەی ڕاوەماسی چۆن چۆنیە ڕێکارەکان چۆنن لە بەروی ئەم ساڵیش جەلال ڕێژەیەکی زۆر باران کەم باری وەروە ئاستی دەریاچە و ڕووبار و گۆما و بیرەکان کەمی کردووە بەشێک لەو شوێنانشی کە ماسی لێ بتێبەتی لە ناوچەی هەڵەبجە دیار ئاوی سیروان کەمتری کردو لە بەروی ڕێژەکەی گیراوەتەوە زیاتر هەرچەنددام ئەمساڵ ڕێژەی بارانبارین کەم بوو بۆ ئێستا ڕێژەی ئاوی دەریاچەی سیروان کەمتری کردووە زۆریش لەو ڕێژەوە بە تایبەتی لە ناوچەکانی دیگەرمی کوردستانیشدا ئێستا بۆ نوە دەربەندی ڕانیەش ئاوەکە بە ڕێژەیەکی زۆر کەمی کردووە ئەوانەی کە لە خاکی ئێران و دەڕژێنە ناو هەرێمی کوردستان ڕێژەکەیان زیاتر کەمی کردووە جیاواز لە وشکە ساڵی ئەمساڵ ئەو ئاوەی کە لە ئێرانەوە دەڕژێتە ناو هەرێمی کوردستانەوە بۆی گرتنەوەی لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە ڕێژەکەی کەمتری کردوێتە بۆیە دوێنێ قەدەغەی ڕاوەماسی هەڵگیراوە بە تایبەتی خەڵکێکی زۆر کار و کەسابەتیان لەسەر ڕاوەماسیە با بزانین زانیاری زیاتر لە سامانەوە وەریگرین بزانین لە هەڵەبجە چه باسە چونکە بۆی دەریاچەی سیروان و ڕێژەیەکی زۆر لە ڕاوەماسی لەو ناوچەیە هەیە دەچینە هەڵەبجە سامان سڵاوی خوا لەبێ دەم کاتت باش گرنگترین زانیاریەکان لای تۆ چین؟ بەڵێ سڵاتان لێ بڵێ دیارە دەنگی هاوکارمان سامان بە باشی ناگاتە لای ئێمە دەچینە لای هاوکارمان ڕامیار عوسمان لە سلێمانی دیارە سامان گرفتی لە پەیوەندیەکەیە هەیە ئەگەر هاوکارانم دەچینە لای ڕامیار لە سلێمانی ڕامیار سڵاوت لێبێ زانیارەکانی ڕۆژ لە پارێزگای سلێمانی چینە و گۆڕانکاریانەی لە کار و چالاکیەکانی ڕۆژ ڕووی داوە. سڵاوتان لێبێ شوان دیارە ئەم ڕۆژ هاوشێوەی ڕۆژی ڕابردوو کارمەندانی نەخۆشخانەی هیوا ئەوانەی کە شەفتی دوانیێوەڕان شەفتی زیادەی داوامەکەن لە نەخۆشخانەی هیوا ئەمڕۆژ بە هەمان شێوەمانیان گرتووە دیارە نەخۆشخانەکە ئەمڕۆژ هیچ نەخۆشێک بەڕێ ناکات تەنها نەخۆشانە نەبێت کە نەخۆشی فریاگوزاری خێران دیارە نەخۆشێکی زۆر لە بەردەم نەخۆشخانەی هیوا دانیشتووە ئەوانەی کە
بڵین نەخۆشی شێرپەنجیان هەیە و نەخۆشی خوێنیان هەیە لە بەردەم نەخۆشخانەکە وەستاون چاوەڕی ئەوەیەکەن کە بایکۆت بشکێندرێت بەڵام ئەوان بایکۆتیان ڕاگەاندەوە و ڕانگەن و تاوەکو داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت بایکۆت ناشکێنن من هەوڵێم بزانم ئەگەر کارمەندێک هەبێت لە بەردەم نەخۆشخانەکە وەری بگرم یاخود کەسی دیکە بۆی قسەما بۆ کەم بزانین ئەمڕۆژ بە هەمان شێوەی ڕۆژی ڕابردوو داواکاریان چیەوە قسەیان چییە؟ سڵاو لێبێت جەنابتان لەکوێوە هاتوون؟ قسە ناکەم بوون جەنابتان کارمەندن پێمان بڵێن ئەم ڕۆژۆک و دوێنێ مانگرتنتان بەردەوامە یاخود هیچ بڕیارێکی بۆشکانی بایکۆت بەزەکەن هیچ تا ئێستا هیچ جوابێکدرێتەوە هەموو مەبەستی ئەوان ئەوەیە کە یانوێت نەخۆشخانەی هیوا کە لەسەر دەستی مام جەلال دروست کراوە لای بەرن هەموو مەبەستەکانەوە بیبن بە کەرتی تایبەت زۆر ئەولا هەموو مەبەستەکانەوەیە نەخۆشخانەی هیوا کە تا ئەم دەقەیەش خێرخواز بەڕێوەیە بات بکرێ بە کەرتی تایبەت و بۆ بەرژۆندی تایبەتی خۆیان بەکاری بن ئەو هەموو نەخۆشە هەیە بکرێ بە کەرتی تایبەت خەڵک چۆن نەتوانێت ئەو عێراق و نەخۆش ڕۆکاتە ئێرە لە هەموو عێراقەوە خودی هەولێر خۆی نەخۆشەکانی هەمووی لە نەخۆشخانەی هیوایە بڕۆ نانەکەلی و ئازادی و بەخاو لە هەمووی سیر بکەن بزانن نەخۆشخانەکانیان چه نەخۆشی تەیە باش ئێوە دوێنێ ڕاتانگەیان موچەی چەند مانگێکتان وەرنەگرتووە بەڵێ ئێوە بڵێن بە دەعیاداتن واتە شەفتی زیادەی دوانی وڕانوە بەڵێ ڕاستە ئەی پێما بە قسە لەسەر کەمکردنەوەی میلاکات کراوە سا چەندی میلاکاتان کەم کراوە لە سا 5 میلاکات کەم کراوەتەوە نەک میلاکات بوجەکەش کەم هەم بوجەکە کەم کراوەتەوە هەم عەدەتی کارمەند و دکتۆرەکانیش کەم کراوەتەوە پێتان وایە ئەمە بە ئەن خەستە و دەیانەوێت نەخۆشخانەکە دابخرێ ینی ئەمە قسەی خۆتانە ینی هەم قسەی هەموو کارمەندان بەڕێوەبەری نەخۆشخانەی هەمومان قسەی هەمومانە لە بەروی چەند نانەکەلی و ئازادی وەکو خۆیەتی بگرە لە میلاکاتیشیان بۆ زیاکراوە تەنها شوێنێک کە میلاکاتی کەم کرابێتەوە نەخۆشخانەی هیوایە ئەو خزمەتی کە لە نەخۆشخانەی هیوە لە خودی نەخۆشەکان خۆیان پرسن مەعامەلەی ئێمە لەگەڵ نەخۆشەکانە وەکو خێزان و کەسوکاری خۆمان سەیریان دەکەین یعنی هیچ کاتێک وەکو نەخۆشێک ئێمە نەخۆشەکانی خۆمان نەبینیوە دایمە وەکو خێزانی خۆمان سەیرمان کردوون بەڵام خواڕووی نازانم حکومەتیشمانیان بتاڵم خواڕویان ڕەشکە خۆش سپاس دەکەم دایگیان سڵاو لەبێ لەکوێوە هاتوونێەوە من ێرەوە ئەمڕۆ دکتۆرە وتێ خۆی بێ مەوعەدی هەیە خۆم دەوام بەجێشت و هێنامە بۆ ئێرە ینی هەلێرە من سلێمانی خۆمان ئەنجا ئەمە خوێندا ئەبەزی ینی هەموو هەفتەیە خوێنی تیەکەن یعنی بۆکەی بهێڵمە نازم وەزعەکەیشی باش نییە مستەمر وەزعەکەی ئەوەیە بخوێن تیا بکرێ مناعی نییە طبعا خۆ دکتۆرەکانی قسووریانی بەڕاستی ئەوەی ئەمانە ئیکەن خزمەتکردنیان بێ سنوورە خزمەتەکەن بەڕاستی زۆر لێبوردن زۆر یعنی ئەوەی کەم خەستەخانێک بینیاوە هیچ خەستەخانەیە کارمەندی وام نبینی تۆری وام نبینیوە بەڵام ئەمەش خۆبی ئەبێ مافی خۆیان وەرگرن یعنی ژیان ئەوە ئەخذ و عەتایە خۆ بەرامبەر ئەو هیلاکیە ئەبێ خۆ حەقی خۆیان وەرگرن پاداش نەکردن بەس حەقی خۆیان وەرگرن ئیبوونا ئێوە ئەگەر چارەسەرتان بۆ نەکرێت چ گرفتێکتان بۆ دروستە بێت ینی چارەسەریەوە تەنها لە نەخۆشخانەی هیوایە لە هیوا یعنی خوێنتێنەکە تەواو سەر بۆی نسێ دەوانێ خوێنەکەی نەکرێت تەواو ئەمری تەواوی تر اینجا ئەمەش خۆ طبعا دەستێک لەیە پشتی ئەمەوەیە بۆچی پارەوە بنجیوار هەیە بۆ نازام شاجوان و بۆ ئەمانە پارە هەیە بۆ هەنێشتی بێمانە و بێبنەما پارە هەیە موشەی بۆ ئەمانە خزمەتەکەن ئەمانە ڕەمزی نیشتیمان ئەمانە بەڕاستی ئەمانە ئەبێ خزمەت ئەبێ مافی خۆیانە خۆ داوای زیادیان نەکردووە شوان ژمارەیەکی زۆر لە نەخۆش ئێستا لە بەردەم نەخۆشخانەی هیوان بەهۆی بایکۆتی کارمەندانی تەندروستی نەخۆشخانەی هیواوە دیارە ناکرێنە شوورەوە تەنها و حاڵەتانە ئێستا دەکرێنە شوورەوە بە پێزانیاریەکان تەنها حاڵەتی فریاگوساری خێران واتە ئەوانەی کە چارەسەریان هەیە سنتەری تیشک هەروەها سنتەری ژیانەوە هەروەها سنتەری ئێسکومۆخ ئەوانە سەرجەمیان داخراوان کارەکانتیاندا ڕایگیراوە هیچ حاڵەتێک بەڕێ ناکرێت تەنها حاڵەتی وەکو ئاماژەم پێکرد فریاگوزاری خێرانە بێت ڕامیار لەسەر قسەی ئەو کاردایان سڵای بەڵێ لەسەر قسەی و کارمەندێک کە سەرەتا دواندێت لەوەی کە دەیانەوێ ئەو کەرتە بدرێتە کەرتی تایبەت مۆزوعی نەخۆشخانەی هیوا کە دیارە نکۆڵی لە خزمەتەکانی نەخۆشخانەی هیوا ناکرێت ئایا وەکو پەیامنێرێکی زانیاریەکی لەسەر ئەو قسەی هەیە چکە و کارمەندە لە خۆی ئەم قسەیە ناکەوە ئایا هیچ پەرلەمانتارێک بە دوواداچوونی لەسەر ئەم بابەتە کردووە جیاواز لە کاری ڕۆژنامەوانی ڕۆژنامەنووسان ئەوە قسەی تەنها و کارمەندە نیە جەلال ڕۆژی ڕابردوو بەڕێوەبەری نەخۆشخانەی هیواش ڕایگەیان کە
ئەگەر مەبەستیانە ئەگەر ئامانشتانە ئەم کارتە بدەن بە تایبەت با ئێمە بڕۆینەوە ماڵەوە دەرگای نەخۆشخانەکە دابخەین چونکە دوێنێ بەمنی ڕاگەیان من پێشتریش پەیوەندی پێوە کردبوو کە لەگەڵ وەزارەتی دارایی لەگەڵ ئەنجومەنی وەزیران قسەی کردووە لەسەر چارەسەرکردنی ئەو کێشانە بەڵام لە جێگەی چارەسەرکردنی کێشەکان و پێدانی موچەی ئەو 6 مانگە و زیادکردنی میلاکات سەرڕایەوە موچەکانیشان پێ نەدراوە 6 مانگە لە هەمان کادا دوێنێ پێیان ڕاگەاندن کە 150 میلاکی نەخۆشخانەی هیوا کەمەکرێتەوە ئەمە جارێکی دیکە گرفت دروستەکات چونکە نەخۆشخانەی هیوا پێویستی بە میلاکاتی زیاتر هەیە لە بەشەکانە بەڵام حکوومەت هاتووە 150 کەم کردوێتەوە بۆیە ینی قسەی و کارمەندە لەو ڕوانگەیەوە کە دەوترێ ئاستەنگی زۆر دروستکراوە بۆ نەخۆشخانەی هیوا وەکو خۆی ئاماژە پێکرد ئەگەر خێرخواز نەبێت حکوومەت دام و هاوکاری ناکات بۆیە ینی مەبەستەکەی ئەوەیە ئەگەر بەم جۆرە بڕوات مەجبوریەوە چونکە میلا کەم بکرێتەوە بزنسێکی زۆر باشە چونکە ئەو دەرمانانی کە لە نەخۆشخانەی هیوا بەکاردێنرێن بۆ نەخۆشەکان گرانن و کەم دەستەکەون ئەمە بدرێتە بە کەرتی تایبەت بە دڵنیاییەوە بزنسێکی باش و قازانجێکی زۆری لێوە دەکەن ئەوانەی کە ئامانجیان دەمەوێت بۆیە دەبێت ئەمە پەرلەمانتاران و پەرلەمان خودیەوانی کە خەمخۆری ئەم شارە و نەخۆشخانە و کەرتی تەندروستین دەبێت بەدەنگ بێن دەمەوێت بزانم تاکەی مانگرتنەکەیان بەردەوام دەبێت وەکو دوێنێتانی وەڕۆ و کاتانە دەیشکێنن یاخود تاکەی بەردەوام دەبێت. بەڵێ پێشەوە پرسیارە جواب دەمە یەک پرسیار لەودایە یەکەم دایەکە ئەگەر تۆ لەو نەخۆشخانەیە چارەسەرت بۆ نەکرێت دەتوانی لە دەرەوە دەرزی دەرمان بکڕی بەخوا زۆر جاریش دەرزیم کڕیوە دەرزی مەناعە چەندە کڕیوە 50,000 زۆر گران دەرزی 50,000 بەڵێ لە دەرەوە ناتوانانی بکڕێگەرە منەخۆشخانەیە ناوەڵا چاوەڕێی کیمایی کە زۆر هیلاکیشم مەعیدیشم هەیە تا چارەسەر ئەوەیە مەمنونی سپاسی ئەوانەکەین و هی ئێوەش کەناڵەکانی ئێوەش ئێمە سپاسی جەناب خی گەورە شفاو بە جەلال ئەوان دەڵێن تاوەکو کاتی داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت دوێنە لە دەرەوە بایکۆتیان کردووە ئەمڕۆ لە ناو نەخۆشخانەکەی واتە ئەمڕۆژ هیچ کاروبارە ڕای ناکەن بەڵام ناتونێتە سەر جادان نەگرتووە لە ناو نەخۆشخانەکە بایکۆتیان کردووە وەڵی دایگیان ئێمەش قسەمان لەگەڵا کردوون دەڵێن حکوومەت پارەمان پێنادات موچیان پێنادا بۆیە بایکۆتیان کردووە یعنی نەخۆشەکان نازانن چی بکەن جەلال بەڕاستی لە بەیانیەوە لێرن لە کاتژمێر حوتەوە هەمویان نەخۆشن گرفتی خوێنیان هەیە دەرزی کیمیاییان هەیە بەڵام بۆیان ناکرێت بەڕاستی ئەو دیمەنانی کە لێرە دەیبینی دیمەنی زۆر ناخەژێنە بۆیە داواکەن لاەنە پەیوەنددارەکان بێنە سەرخەت بۆ چارەسەرکردنی کێشەی ئەم نەخۆشخانەیە چونکە وەکو خۆیان ئاماژەیان پێکرد ئەم نەخۆشخانەیە نەبێت هیچ نەخۆشێک توانای کڕینی دەرزی و دەرمانی نییە لە دەرەوە چونکە کەمترین دەرزی بە 50,000 زۆرترین دەرزی نزیکەی 3,000 دلارەوە واتە بە زمانی بازاڕێکەکەی نزیکەی 30 وەرەقەت دەبێت بدرێت بە یەک دەرزی کە ماگانە بۆیانەکرێت بەڵام زۆر باشە زۆر سپاس بۆ پەیامێرمان ڕامیا ڕوسمان کە لە سلێمانیەوە لەگەڵمان ناوی سپاس بۆ زانیاریەکانت. بڵێ بەداخەوە دیمەنانە مرۆڤ ناخی داژێ لێرەوە ماندوو بوون و هەروە ماندوو نەبوون و دەستخۆشی لەمان هەیە بۆ تەواوی ستافی کارمەند و پزیشکانی نەخۆشخانەی هیوا چونکە ئومێدەواری هیچ کەس ڕێی نەکەوێتە ئەوێ بەڵام هەر کەسێک بە هەر هۆکارێک لە ڕێی هەر نەخۆشخانەیە نەخۆشێکی بوو بێ ڕۆژێک لە ڕۆژان ڕێککەوتبێتە نەخۆشخانەی وا دەزانێت خزمەتکردن و وەروە بەدەمەواتنی و ستافە چەندێک دڵسۆزانەیە هیوادارین لایەنە پەیوەندیدارەکان بەدەم داواکاریەکانیانەوە بچن وەروە پشگیریەکی تەواویش بکەن لە سەروی هەمووشەوە خێرخوازان دیسانەوە وەکو ئیشی خۆیان بەڕاستی وەکو پڕێزانش وتیان بەدەم خەستەخانەی هیواوە بڕۆن تاوەکو هیوایەک بدەنەوە بەو دڵی ئەو نەخۆشانەی لە بەردەم خەستەخانەکە وەساون بێ وەڵام. وەڵایزان دەچینە لای هاوکارمان سامان فەتاح لە پارێزگای هەڵەبجە سامان سڵاوت لێبێ و زانیاریەکانی ڕۆژ لای بەڕێستان چین. بەڵێ شوان سڵاوتان لێبێ دووبارە ببورن کە بۆی خراپی ئینتەرنێتەوە دەکات گرفتماوە دروست دەبێ دیارە منەمێ باز لەوە بکەم کە ئەمڕۆ قەدەغی ڕاوماسیال دەگیرێت کە ڕاوچیان لێ ئەمڕۆ دەتوانن لە سەر ڕووبار و دەریاچەکان بتوان ڕاوماسی خۆیان بکەن من ئێستا لە فەرمانگەی لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژنگەی پارێزگای هەڵەبجەم لێرە لەگەڵ ملازم فەرمان قسە دەکەم دەربارەی و ئامار و ڕقەمانی کە لە ماوەی قەدەغی هاتوچۆدا بەڕێوەبەرایەتەکە توانوێتی لە تۆڕ و لە ئەو ڕاوچانشی کە ڕاگیراون ڕابگەێنێ کاک فەرمان سواز بۆ دەرفەتاگەر ئامار و ڕقەمێکمان بیتە دەربارەوەی کە لە قەدەغی ڕاوماسیە ئێوە دەستان بەسەردا گرت بێ. بەڵێ ئێمە لەوە چوارچەوەی وەرزی قەدەغی ڕاوماسیدا کە ماوەکەی 3 مانگە توانیوانە دەست بەسەر 250 تۆڕی ڕاوکردنی ماسیدا بگرین کە سەرپێچیکاران دایان ناو مەبەستی ڕاوکردن بە شێوەیەکی نایاسایی هەروەها لە ماوەی ئەم ساڵدا 35 کەسی تۆمەت سەرپێچیکار دەستگیر کراوە کە
تۆمەتبار بوون و سەرپێچیان کردووە لە یاسا کارپێکراوەکانی پۆلیسی دارستان و ژینگەی هەریە. زۆر باش ئێوە تیمەکانتان بەردەوام لەسەر دەراچەی سیروان بۆ کاک فەرمان. بەڵێ ئێمە ساڵانە لە ڕێگەی تیمێکی جێگیر لە سەر دەریاچەکەەوە لە ڕێگەی خاڵی چاودێری جێگیر و تیمی گەڕۆکەوە چاودێری دەریاچەکەیەکەین لە کاتی بوونی زانیاریوە لە کاتی ئاساییدا دەرچوونی مەفاریزەکانمان بەردەوامەوە ڕوبەڕێ و سەرپێچکارانە دەبینەوە. فەرمانە و پرسیارەکەم خەڵک زۆرم پرسیاری لا دروست بووە ئەو ڕاوچانی کە دەستگیرەکرێنان ئەو تۆمەتبارانی کە دەستگیرەکرێن لەلایەنەوە چۆن سزا ئەدرێن چیان چ ڕێکاری کاسایان بەرامبەرەگرن نەبەر. بەڵێ لە کاتی دەستگیرکردنی سەرپێچکاراندا بە بڕیاری بەڕێزیدا دووەری لە کۆڵینەوە پڕاوی لە کۆڵینەوەیان بۆ ڕێدەخرێت بە پێی مادەی 42 لە یاسای پاراستن و چاکردنی ژینگە ڕوبەڕووی یاسا دەکرێنەوە ئەو کەسانە. زۆر باش ئەمە بە دەرفەت بزانم بۆی کە بزانم پێداویستیەوە چییە لە بەڕێوەبەرایەتەکەتان چی کەم و کورتێک کێشە و گرفتێکتانێ. بەڵێ بێگومان وەک هەر بەڕێوەبەرایەتێکی نوێ کە سەرەتادا مەزرانی لە پارێزگای هەڵەبجە کەم و کورتیمان زۆرە وەکو نەبوونی ئۆتۆمبیل کەمی کارمەند هەروەها کەمی بەلەم و کەرەستەوە ئامرازە پێویستیانی کەوا پێویستن بۆ مەسەلەی کۆنتترۆلکردنی ئاگروە چاودێریکردنی دەریاچەکە لە کاتی وەرزی قەدەقی ڕاوماسیدا ئەمانە و کۆمەڵی گیر و گرفتی ترکەوە ساڵانە ڕوبەڕوویەمە بێتەوە لە ڕێداوەکاری خۆمانەوە بەرزمان کردو بۆ سەری خۆمان و چاوەڕێی جێبەجێکردنیانین. لە ساڵانی ڕابردوو دەراچەی سیروان ئاوی دەراچەی سیروان کەمی کردوەوە کاریگەری نەکردوتە سەرەوەی کە خەڵک وە ڕاوچی کەمتر ڕای و ماسی بکات. بێگومان بەپێ ئامارەکان کە ئاماژە بۆ دادکە بە بەراورد بە ساڵی ڕابردوو نزیکەی 100 تۆڕێک کەمتر دەستی بەسەرای گیراوە دەرخەری ئەوەیە کە ئەم ساڵ ڕێژەی کەمتر ڕاوچیە بووە ڕاوکراوە لە دەریاچەکەدا. بەڵێ شوان وەک وتەبێژی پۆلیسی دارستان و ژنگی پارێزگای هەڵەبجە ئاماژە بۆ کات کە 250 تۆڕ دەستی بەسەرە گیراوە لە ماوەی قەدەغەی ڕاوماسی کە 3 مانگە و زیاتر لە 30 کەس سەرپێچیکاریان دەستگیر کردو و ڕوبەڕووی دادگا و یاسایان کردوونەتەوە. بۆ پەیامنێرمان سامان فەتاح سپاس دەکەین کە لە هەڵەبجەوە لەگەڵمان نابوویت. بەڵایزان لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە دەمانەوەی قسە لەسەر ژینگەی زانکۆ و وەروەها ڕفتاری جوانی خوێندکار وەروە مامۆستا یان ژینگەی زانکۆ چی بە خوێندکار دەبەخشێ یاخود خوێندکار چۆن مامەڵە لەسەر لەگەڵ زانکۆیا بکە. هۆکاریان بابەتەش یەکێک یان زانکۆی سلێمانی لە کۆتا چالاکیدا بڕوانامەی ڕێزلێنان لەسەر ڕفتاری جوانی بەخشیوتە چەند خوێندکارێک یەکێکیش لەو خوێندکارانە کاک محەممەد پشتیوانە کە ڕاستەوخۆ لێرە لە ستۆدیۆ لەمان میوانە کەوا بڕوانامەی یاخود ڕێزلێنانی ڕفتاری جوانی پێبەشراوە لە زانکۆی سلێمانی. کاک محەممەد زۆر بەخێر بێت. سەرتا زۆر سپاس بۆ میوانداریە زۆر سپاسانەکەم ڕێز و خۆشەویستمەیە بۆ بینێران و بیسەرانی کەناڵی پەیام لە هەر شوێنێک بن. ئێوە سەرتا ئەم گەبمانە لە ژینگەی زانکۆتیمە لە ڕفتاری خوێندکار تێبن پێویستە سەرتامە لەو ژینگەی تێبن کە خوێندکاری تێدایە بێگومانەوە کاریگەری زۆری لەسەر خوێندکار هەیە. بەڵام ئەگەر ئەم 4 ساڵە بە نمونە وەربگرین چەندها قەیران بوو ژینگەیەکی خراپمان هەبوو لە ڕووی سیاسی کۆمەڵایەتی و خوێندن و بەکارتی پەروەردە و فێرکردنیش بەرەو لاوازی ڕۆشتووە. بێگومان ئەگە بێت و سەرتا ئەم 4 ساڵە بە نمونە وەربگرین سیرەکەین بایکۆتە بووە خۆپشاندا بووە کاتی وانەکان کەم کراوەتەوە شەڕی داعشمان هەبووە. ساڵی پارکە قەیرانی کۆرۆنا و نەخۆشی کۆرۆنا هادەم بەژوای کە خوێندکارەکان ڕۆشتنۆمەڵ وە خوێندنی ئەم ساڵش کە دیارە چۆنە ئەم وای کردۆ ژینگێکی نالەبار بارێکی دەرونی ناجێگیر بە خوێندکارەکان هەبێت و لەگەڵەوەشتا خوێندکاری ئێمە بەگشتی لە پەتایبەت لە زانکۆکانە ئامانجەکە زیاتر پەروەردە و فێرکردن نییە زیاتر هۆکارەکە لایانی مادیە. تەنانەت ئێمە گە بێت و سەرتا کە خوێندکار ماڵەوە دایکان و باوکان کە ئەنێرنە بەر خوێندن یەکسەر پێڵن تۆ بیتە دکتۆر تۆ بیتە مهندس لایەنەکە هۆکارەکە ئەوەیە کە تۆ بیتە دکتۆر یا مهندس لەبەر ئەوە بێ کە تۆ خزمەت بە نەخۆشی ژیان نەخۆش بەشێ بێ لە ژیانی تۆ بەڵکو زیاتر لایەنەکە مادیە چونکە ئێمە وڵاتێک تاهاتی تاکمان کەمەوە لەلو ڕۆژەوە هەژارین بۆ زیاتر چاومە لەسەر لایانی مادیە و کەمتر گریمەندا و بە لایانی پەرۆدە و معریف و فێرکردنەکە ئەمە دوای کردووە لە قۆناغەکانی خوێندندا ڕەنگدات و تەنانەت ئەگەر بێت و ئەگەر ئێستا 2 ڕۆژ لە زانکۆکاندا کارگوزارەکان کار نەکەن سەرەکەی زانکۆکان پڕ دەبێت لە پاژماوەی جگارە پاژماوەی دەبە ئاو ڕفتارەکانی خوێندکار زۆر ناگۆڕێ ژینگەیەکی ناجێگیرمان هەیە لە ناو زانکۆکاندا عنی زانکۆ خۆشی شوێنێکی بۆ شێوەیە باش نییە لە بڕۆی کاتێکە خوێندکار لە پۆلی 12 ئامادەیتەوەکە بە کۆمەڵە خەون و هیوا و خولیا و ئاواتەوە دێتە زانکۆ سیرەکات حیزب دەستی ناوەتە قوڕگی زانکۆ یعنی سیرەکەی ئەتەوێت ئەوە ئیلبی سیستەمی هەڵبژاردننی ئەوە تەنها دەرخاتە لەبەرکردنە ئەتەوێت چالاکیەکەی فیستیڤالە بکەی
سێرەکەی کۆمەڵە ڕێکخراو کە لەسەر پشتی خوێندکارەکان دروستم بە کۆمەڵە ناوی جیاجیا خوازراوە مۆرکێکی حیزبی لێ ئەدەن ئەمەوە ئاکا تۆ سار بێتەوە لەوەی کە چالاکێ بکەیت لە زانکۆ تا ڕفتارێکی جوان بنوێنیت. زۆر باشە کاک محەممەد ینی بابەتەکە ئەمەیە لە تەوەری یەکەمی بەرنمەکەشمانە باسمان لەوە کرد کەوا خوێندکار لە قۆناغی سەرەتایی و ئامادەی پەروەردە بکرێ بۆی چوە زانکۆ هیچ نابناغەیەکی هەبێ. خوێندکارانی زانکۆ ئاستی ڕۆشنبیریان چۆنە یعنی من ئەم ڕێزلێنانەی بە تۆ بەخشاوە تا من پیرۆزبایت لەکەینەوە دووبارە دوو نوع جێگەی سەرنجە جەلال ینی کاک محەممەد حەزەکەم ینی لەگەڵ ئەمە لەلایەک ئەمە جێگەی دەستخۆشیە کە زانکۆی سلێمانی بۆی هاندانێ بکە خوێندکارانی تر بە ڕفتاری جوانەوە مامەڵە بکەن لەلایەکی دیشەوە جێگەی سەرنجە لە زانکۆکانی کوردستان ئەوەندە خوێندکار ڕفتاری ناشرین بێ ئەگەر کۆمەڵی خوێندگار ڕفتاریان جوان بێ ڕێزیان لێ بگیرێ واتە ڕفتاری جوان بوون لە زانکۆی سلێمە کوشتێکی نامۆی لە تو ئەمە ڕەخوێندکارەکانی خۆشی هاندانەکەس جێگەی سەرنجە ئەمە هیوادانی دەستخۆشی لە زانکۆی سلێمانی یەکەین هیوادارین لەم جۆرە لە کار و چالاکی بەردەوامن وە دڵنیاییەوە دەنگدانەوەی دەبێت خوێندکارانی تریش حەزەکەن هاوشێوی کاک محەممەد و ئەوانی تریشکە و بەڕێزانی تری ژۆریان گرتووە کاک محەممەد یعنی خوێندکاران لە زانکۆ پێگەێنراون لە پەروەردە ئێنە ئەوێ یان چۆن ئەیبینی ئایا هەر خوێندکارەکە خۆی نایەوێت یان سیستەمی ژینگە زانگۆیە کە پاڵنەر نییە هۆکارێک نییە بووی ئەویش زیاتر ڕفتاری جوان کە یان مامۆستاکان کێشەیان هەیە سیستەمەکە کێشەی هەیە خوێندکارەکان کێشیانی چۆن وەزعەکە چۆنە ینی بۆچی ئەبێ وا بێ ژینگە دوو ڕۆژ ئەگەر پاکەرەوەکان نیکەن پیس بێت خوێندکار فێر نەبێت باوەڕم وایە لێرسەوە پێشەوە من لێرەوە سوپاس و ستایش و ڕێزم هەیە بۆ مامۆستاکانی زانکۆم بۆ ئەو بڕوانامەیە تەمان منەوە ئەگەڕێن بۆ دڵسۆزی و بەڕێزی و خۆشەویستی ئەوان بەڵام باوەڕما زانکۆ نەیتوانیوە کاریگەری هەبێت لەسەر عەقڵەتی تاکە یعنی ئەم بۆ ئەمە چەند بەڵگەیەکە هێن یعنی بۆ منە وەک پێشت باسم کرد ئەگە بە دوو ڕۆژ کارگوزارەکانی نەکەن زانکۆ پڕبێت لە خۆڵ و خاشە یعنی تەنان لە ڕووی فێرکردنیشەوە خوێندکارەکان ناتوانێت لە کۆتا چووە قۆناغی مەرحەلەی چواردا ناتوانێت بە حەزەکەی خۆی بینوسێت یعنی سوا سابوون بەرنامەی کۆمپیوتەر نووسێن نازانێت کە بەرنامەکە بەکاربێن یعنی سیستەمەکە خۆی سیستەمێکی غەڵەتە زیاتری تەرکیز کرا سەر دەرخی عین سیستەمێک وەک توتی ئاسا تۆ سێ سعادەتی محاضرە و جۆ لە شتێک ئەبێت دوای ئەیڵێتەوە ڕۆڵی خوێندکار کەمە چالاکی خوێندکار تێدا کەمە ئەمەش کێشەی بۆ زۆر خوێندکارەکان میلوس و حەز بە نەعەدالەتێکی زۆرەکەی لە پرۆسە خوێندنەکەدا پەروەردە کاریگەری زیاتر خێزان زاڵە خێزان چکۆ یەکەم جار ئێمە کە خوێندکار هەموو تاکێک لە خێزانە پەروەردەگرێ کە لە خوێندنەکەش تەواو بێتێتە ناو خێزان کاریگەری زۆری بەڵام هەستەکەم پەروەردەکە ئێمە بۆ شێوە بارنی عین کە تۆ کاتێک شتێکی جوانەکەی بۆ منە بۆ ئێمە کۆمەڵی خوێندکار هەستمان بە چالاکیەک لە ناو زانکۆ خۆماندا گروپێکمان دەست دوای کە بەهۆی قەیرانی دارەوە بەشەکەمان ڕاگەیان کە ئێمە ناتوانین کارگوزار دابین کەین بۆ کۆلێژەکە و بتوانین هەموو ڕۆژێ ئەو گروپانە پاک ئێمە کۆمەڵی خوێندکار هەستان خۆبەخشانە بە پاکردنەوەی گروپەکە و مەساکردن و تەنانەت ئەوەی کە تا ئێستا لە خوێندکارە سەر سەبورەکان تەختەکان بە ماجیک و قەڵەمجا بەنووسی هەستان بە پاکردن ئەمانە بەڵام سێرەکەین لەلایەن خوێندکارەکانی هاوپۆلی خۆتەوە بە چاکی وەک شتێک کەم سەرەکرێ یعنی بۆ ئەم ڕفتار جوانێت تۆ خسەکەت کۆمەڵە دژبەری بۆ دروست ئەبێ شتەکان تۆ ئیشێکی جوانێکی بەڵام بەلای هاوڕەکانی تۆ وانە هەستەکان پاڵنەرت بن لە باتی پاڵنەر بن هاوکار مسێک ئەوانە بنە دژی تۆ ئەوان نەبنە وەک لایەنێکی دژبەر بۆ تۆ کە گلەی لێکە گازنە ڕخنە لێگرن توانین یعنی ئەگە تۆ بتێ ڕفتارێکی جوان بکەیت پێویستە چاوەڕێی پێش هەموو شتێک چاوەڕێی توانجی هاوڕێ و هاوپۆل و هاوپیشەکانی خۆت بیت کە ئەوان لە باتی پشتگیریت بکەن بگرە پشتیش ئاشکێن و هاوکاری ناکەن و وەچەندها توانجێک بوون ئەگە بتوێت سیمینارێکی جوانەکەی راپۆرتێکی جوانە توی پێشکەشکەی بتوێت لەم سیستەما تۆ شتێکی جوان پێشکەشی لە دوای خۆت سەیرەکەی هاوڕێکانت ئەو پشتگیرە ناکەن و بگرە گاڵتت پێەکەنە بتە جێی توانج لەبەر ئەوەی ئەوان باوەڕیان وایە کە پێویست ناکات لە پرۆسەکات و بۆ شێوەیە خۆتی لاکەی لەبەر ئەوەی داهاتوێکی نەخوێندنەکە یەکێک لە نیشانەکانی بچووکتیان بچووکتی نیشانەکانی ئیماندار پاکردنەوەی ڕێگای سەر گشتیە ئەمەی کەوت کردان چی بوو کردان بە گشتی وە چۆنم بڕیارەتاندا چۆن بوو بڕوانامەی ڕفتاری جوانیان پێدا نەگەر بڕوانامەکەشم بێتێکای محەممەد دەستەکانت خۆش بە فەرموو چۆن بوو ئەمەتان پێدراوە بێگومان ئێمە وەگوتم کۆمەڵە خوێندکار هەسان بەو کارە دوای کە هەستمان لە سۆنگی هەستکردن بە پەرسیارەتی خۆمانەوە چاوەڕێمەتان نەکرد چاوەڕێ شتێکی وامان ناکرد و باوەڕشمانە بچکە پێشتر نمونەیەکی وامان نەدیوە ئەمە نەبڵێ ساڵان تر کەسێک خەڵات کرا و تا ئێمە چاوەڕێ خەڵاتێکی لەو شێوە بکەین ئێمە هەسان بە لاست سۆنگی هەستکردن بە پەرسیارەتی خۆمان هەستمان کرد کە ئەمە ماڵی دووەمی ئێمەیە و هەر بەو نیەتەشەوە سێرمان کەسمانەکە خزمەتکردنی ئێرە هیچ نێبا لە دوای خۆمان شتێکی جوانمان هەبێت شتێکمان هەبێت کە شانازمی بڵێن ڕۆژێک لە ڕۆژان لە زانکۆ شتێکی جوانمان کردو بۆی هەستین بە پاکردنەوەی کۆلێژەکە و هەر کاتێک لەگەڵ بەشدا هاوکارە بین ئەگە بێت و بابەتێک پێویستی بە ئێمە بکردایە
تەنانەت بۆ کار و چالاکیانیش وەک گروپێک کە ئامادەکاری باشمان نەکرد بەم شێوەیە لە کۆتاییدا مامۆستاکان وەک سوپرایزێک وا بوو کە لە ڕۆژی کاربەرکردن نەتیجە وەرگرتنەوە داوتیان ئێمە بڕوانامان بە ئێوە کردووە لە مامۆستاکان هەر 4 ساڵەکەتان کۆبوونێتەوە لە گروپێک و لیژنەیەکدا بڕیارەمانداوە بە ئەوەی کە ئێوە خەڵات بکەین بە ڕێزلێنان بۆی قەیرانی دارەوە بەتەما بۆ شتێکی گەورەتر و جوانترمانەوە یعنی ئەمە شتێکی چاوەڕوانەکراوە بە حەقەت لە زانکۆی سلێمانی و لە بەشی خۆمان کەشتکۆ پێشتر شتی وامان نەدی بوو کە بەتەما بوون فیسیڤاڵێک بەڵام بۆی قەیرانی دارەوە کە کاریگەری لەسەر چالاکانی زانکۆش بەتایبەتە بوو شتێکی بچووکیان بکەن بەڵام بۆ ئێمە زۆر گەورە بوو من نایگەڕێنەوە بۆ دەستکەوتەکانی خۆمان بەڵکو ئەیگەڕمەوە بۆ دڵسۆزی مامۆستاکان و خەمخۆریان زۆر باشە کاک محەممەد کەواتە ئەمە لە بەشەکانی دیکە هیچ ئەزمموی هەبووە لە بۆمە کەمپی تازە کەمپی کۆن بەشەکان کۆلێژەکانی دیکەوە ئەم ناونیشانی لە هەمووی کە جوانترە ڕێزدەنانی ڕەفتاری جوان چە لە بە وای کردووە کە بەڕاستی ینی دایک و باوکی ڕەنگە پێیان شەرم بێ بڵێ ئێمە تەلەبەیەکمان هەیە لە فڵان شوێنە چونکە ئێستا هەندێک ڕەفتاری زۆر نامە و زۆر قێزەبوون لە هەندێک شوێنە دەبینری ئایا زانکۆ بەو شێوازە شوێنراوە کە پاکردنەوەی ڕێگەکەی خۆتان پاشماوەکانی خۆتان کە هەرکێکی ئینسانی و ئەخلاقی و شتێکی سەرەتایی وەک ئاماژەم پێکردنیشانی ئیماندارە ببێتە نیشانەیەکی گەورەی ڕەفتاری جوان بێگومان لە بەشەکان هیریشا خوێنکار ڕەفتاری جوان ئەنوێنێ بەڵام وەک وتم هاوکار و هاپێشەکانی خۆی هاکەن بۆ نمونە لە کۆژدان سەمرۆڤەکە کۆمەڵی خوێنکار هەسان بەشێک هەسان بە کڕینی 6 بۆ 7 ئینجانە گوڵی جوان هێنا بۆ بەشەکەی خۆیان کەسێکی خوێنکارەکان هاتن گوڵەکانیان ئەشکان یعنی لە باتی بن هاوکاری کە نوشتێکی جوانە تۆ بۆ ژینگەی خوێندن بۆ باری دەرونی تۆ لە بۆ تەندروستیت باشە هاتن گوڵەکانیان ئەشکان یعنی ئەمە پەروەردەیەکی سەقەتە بێگومان ئەمە زەرەر ینی خوێنکار حەزی بە زەرەری زانکۆکەی خۆیەتی حەزی بە زەرەری بەشەکەی خۆیەتی حەز ناکە شتێکی نمونەیەکی جوان پێشێت لەبەر ئەوە کات بەسەربردن سەرێک ئەو زیاتر گرنگی بە کات بەسەربردنەکەدا نەک بە زانست و زانیاریەکان چونکە وە خۆی چالاکی ناکات وە خۆی بۆنە پشتگیری ناکە دێ ڕێگری لە تۆژەکە بێگومان کۆمەڵ خوێنکاران لەوە کۆمەڵە مامۆستا هاوکارن لەم ژینگە ئانوێ شتێکی جوان پێشەش بەڵام وەک بوت باسم کرد ڕێگرەکان زۆرن کە ئێوە کردان کاریگەری چی هەبوو بەسەرچانەوە ئایا پەروەردەی پێش زانکۆتان بوو یان کاریگەری مامۆستا و کەشوهەوای ناو زانکۆ و ڕاگر و ئەمانە کاریگەری هەبوو لەسەرتان بێگومان کاریگەری پێش زانکۆش ناڕاستەخۆ کاریگەری لەسەر تۆ هەیە چکە ئەوە ناخیتووە وەک پەروەردەیەک جێگیر بووە بەڵام زیاتر ئەو مامەڵە جوانی کە مامۆساکانی وەک بەشی خۆمان لەگەڵیان ئەکردن ئەو ڕەفتارە جوان ئەو ڕێزگرتن و ئاس ئەکادیمە بەرزێکی پێشێنەوە یعنی وای لێکردی کە تۆ هەست بە شەرمەزاری بکە ئەگە بێت و لێرە ڕۆڵێکن نەبێت هەست بە خزمەتێکن نەبێت جێپەنجە دیار نەبێت کاتێ ئەبینی ئەوانە بەدڵسۆزی لەناو ئەو هەموو سیستەمەدا کە خۆیان هەندێک جا گلەیلی ئەکەن لەناو ئەو هەموو گەندەڵی کە بازەکری و هەیە لەناو ئەو هەموو قەیرانەدا ئەوان بە تامەزرویەوە دەرز بە تۆ ئەڵێن و خزمەتی تۆەکەن تۆ خۆت هەر لە خۆت هەست بە کەمیەکەکەی ئەگەر بێت و لانی کەم هاوشانی ئەوان نەڕۆی زیاتر کاریگەری مامۆستاکان بوو لەسەر مابوو هێشتا دەرفەت ماوە مامۆستا لە ناو زانکۆدا بتوانێت کاریگەری پەروەردەی لەسەر قوتابی دروست بکات بێگومان مامۆستاکان کاریگەریان بناڵم نمونەیەکی زۆری جوانی مامۆستان بەڵام لایەنێکی زاڵما هەیە ئەو مامۆستایانەی کە ڕەخنە قوبوڵ ناکەن کۆمەڵە مامۆستاما هەیە ڕەخنە قوبوڵ ناکەن ڕای جیاوازیان قوبوڵ نییە یعنی زیاتر پشتیان بە حیزب ئەماگەر ئەمانە ئەم دەستی حیزب لە زانکۆ دەربکرێت زانکۆ شوێنێکی زۆر جوانە بێت زۆر لەم ئاسای پێشکەوتوو دەبێت بێگومان وەک باسم کرد کۆمەڵە مامۆستان بە دڵسۆزی ڕۆژانە لەگەڵ خوێنکارەکانە هەوڵەدەن هەندێکیان وەکو هاوڕێوان ئەمە شتێکی زۆر باشە بۆ ئێمە یعنی هەر کاتێ بتێ لەگەڵیانە قسە بکەی ئەدوێنە هاوکاری دەکەن بۆ هەر کار و چالاکیە کاک محەممەد ینی لە کۆتاییە پۆلەکەیەوە و پۆلەکەی تریش و کۆلێژەکەی تریش و بەشەکانی تریش هەموو زانکۆی سلێمانی زانکۆی دایک بڕێتی لە مامۆستای پێگەیشتووی تێگەیشتووی ئەکادمی باش بەڵام دەبینین وەکو باست کرد دەچیتە ڕاڕەوەکان دەچیتە دەستشۆرەکان تەنانەت بەشە ناخۆیەکان خۆ مامۆستای لێ نیە شوێنی مانەوەی خوێندکارانە شوێنی مانەوەی قوتابیانە لە ڕووی ژینگە و پاک و تەمیز نیێشکاوە ئەمانە بۆچی هەموو ئەم قسەی ئەم مامۆستایانە تەنها کاریگەری لەسەر 5 خوێنکار 10 خوێنکار گروپێک لێرە گروپێک لەوێ هەیە ئەمێ بڵێم زانکۆ ئەو ئیزافەیەکی کرد بۆ سلوب و ڕەفتاری جوانیەوە یان هەر بە ڕەفتاری جوانەوە تۆ چیتە زانکۆ و تاوەکو زانکۆ ناچارکەی ئەمەد باتێ بۆ ڕەنگە لە هاوشانی تۆش ڕەنگە 50 خوێندکاری تریش 50 قوتابی تریش لەگەڵ تابوو بن و ئەو مامۆستایی تۆش مامۆستای هەر 50کەی تریش بووە یعنی ئەمانەوێ بڵین بەو ڕەفتارەی کە هەت بووە یان ئەو بەڕێزانەی تریشی ئەچنە زانکۆ هیچ ئەخاتە سەری ئەگەر خۆت بتەوێ یا هەر بەڕاستی بشتەوێ هەر نایخاتە سەر
باوەڕم وایە زانکۆ ئەو ڕفتاری کاسە زۆر نیزبەیەکی کەمە، ینی ناتوانێت کەسای تۆ بگۆڕێت. تۆ ئەگەر پێت و پێشتر بە باشی ناتبی باوەڕم وانێ لە ئەو سیستەمەی کە من دیومە و چەند ساڵەکە تیا خوێنم بتوانێت تۆ بگۆڕێ، تۆ بگۆڕ تۆ بێ پێشتر خۆ بە باشی هاتبێتی بۆ لێرە ئازمونێکی باشتر پێڕۆکەی کاریگەری هەیە، بەڵام کاریگەریەک نییە کە بتوانێت کەسای تۆ بگۆڕێ، کە تۆ پێشتر بە کەسێک هاتی بە پەروەردەیەکی بۆ منە خراپ هاتوێتە لێرە بتگۆڕە بۆ چاگوال لەگە کاریگەری لەسەر بم. پێ دەڵێم زۆری خوێندکاران ئەتوانم بڵێم بە زۆرینەی خوێندکارەکان بەسەکە خوێندنیە هۆکارەکە لایانی موچەیە لەبەر داهات هاتو نەک لەبەر بوونە فێربوونی زانست و علم معرفە. کاتێکش کە ئێستا ئابینێ قەیرانی دارایە هیوایەکی خوێندکار نەماوە لەو بێئومێ دەبێت ڕژبینێکی زۆر عینەگە سابێتی زانکۆان و راپۆرتی پێشکەش بکرێت و پامێرێک بێت سەرکاخی ڕژبینێکی زۆر بە ناخوێندکارەکان هەموو بێئومێدن بوون وازانکوش بە ماڵ خۆیان نابن هەز بە مەسئولیت ناکەن، یعنی نازن ناڵێن ئەمە شوێنێکی منە هەز بە شوێنە ناکات کە ئەمە شوێنێک بێ خزمەت بەوکە بەڵکو ئەمە شوێنێک بێنێت کە هیواکانی تیا لە ناوچێ هەستەکە کە تەمەنی بەزایچێ هەستەکە لێرەکانە خەون و خاڵەکانی کۆتایی دێ لەبەر ئەم هەموو ناومێدی لێرە هەندێک لە خوێندکار حەزەکە ڕزگاریان بێ، هەندێک لە خوێندکارەکان هیچی خێکیان بە خوێندەکەنی بگرێ لەگاتی خوێندەکە ئیشیژەکەن، یعنی زۆرێکمان لە خوێندکارەکان لەگەڵوا کارەکان چکە سیقان بە خوێندەکەنیە و بگرێ ئەڵەن کاریگەریشی لەسەرمانێ و منهەجەکەش وەگوتمان سیستەمێکە وەک توتی ئاسات و ئەیڵێت و ینی ڕۆڵی خوێندکار تێیدا کەمە بۆی کاریگەرێکی بۆ شێوەی نییە ئەگەر بێت و زۆر باشە. کاک محەممەد کەواتە پێم وان بێ ئێوە لە دەرەوەی شار باشە لە بەشە ناخۆیەکانیش بوون، ینی ڕەنگە ئێستا کەسێک خوێندکارێک گەنجێک ئێستا پۆلی 6 بێ ڕەنگە پۆلی 5 ئامادەی بێ پێ خۆش بێ ڕۆژە لە ڕۆژان چوەزانکۆ ئەویش نمونەیەکی واجوان بێ و ڕێزلێنان ڕفتاری جوانی بنێ ئەو ژینگەی توی لێ گەورە بوو ژینگەی کوێ بوو، ینی بەڕاستی ینی پێمان خۆشە بزانانی ینی لە کاچیتەوە ئەو شارەی خۆدە و ماڵی خۆدە و گەڕەکەی خۆت ڕفتار لەگەڵ کێ تەسیری لێ کردوویکەوە بە ڕفتارێکی جوانە و لە زان بناغی پەروەردەکە لە کوێ وەرگرت ئەم پەروەردە جوانە ئەمە ینی بەڵگەمانەیە تۆ وەسف ناکەین ئەمە تا ڕفتە بەڵگەیەکمان لە بەردەستە زانکۆی سلێمانی دانی ناوە بەوەی کەوە جەناب ڕفتاری پشتیوان ئەحمەد شایانی وەیە ڕێزلێنانێکی ڕفتاری جوانی بینی ئەم ڕفتارە جوان لەکوێوە سەرچاوی گرت، ینی تۆ چۆن ئەم ڕفتارە جوانە دەستکەوت هەر هەبوو هەد بوو یان کاریگەری چی لەسەرتە؟ من ئەم ڕفتارە جوانە ئەگەڕێنمەوە بۆ خێزانەکەم بە تایبەت دایکی خۆشەویستم کە کاریگەرێکی زۆری هەبوو لەسرم هەمیشە و بە بەردەوامی ئامۆژگاری کردوم بۆ پێوتم ئەمە لایانی خراپی توێ ئەمە لایانی باشی توێ دایمە بە کوردواریاڵە دەمی لەسرت بووە دایمە هۆکار و هاوکاری من بووە هەمیشە وای کردوم کە ئەمە ڕێگە باشەکانی بۆ دیاری کردووم وای کردو بە دڵسۆزی و وەک هەموو دایکێکی تر خەمخۆری من بووە لە قۆناکانی خوێندندا هەرچەندە ئەو ئاسی خوێندەواری خۆی نیەتی زۆر کەمە ئاسی خوێندەوارەکەی زۆر کەمە بەڵام هەمیشە گرین بە خوێندەکەی مندا هەمیشە هەوڵی داوە ئەو شتێکە خۆی بەدەستی نێنا من بەدەستی بێن و من سوودی لەبینم بێگومان می ژۆڕاڵم بوو هاوەنی پێم کرا بە توانیمە جێبەجێ بکەم شوانەکەن لێ پاروی حەڵاڵ بناغێستی پەروەردەیەکی جوانە و هی ئەوەیەوانە ئەی ژینگەی مەسەلەن گەڕەکەکەتان خوێندنگاکەی پێش ئەوەی کە بچیتە زانکۆ ئەو ڕافتاری مامۆستایان ئەوێ ئەو ژینگەی ئەو لەو شوێنە لێژیاوی تا چەند وادەکە مرۆڤ بە کامڵتر و بە پەروەردەکراویەوە بچێتە ئەوێ یان جیاوازی هەست پێ کردووە گەر گەنجێک هەست بکەی پەروەردە نەکراوێ ڕەنگە گوناهیشی نەبووی بەویش بەشێکە لەو قوربانی ئەم کۆمەڵگایە لەگەڵ گەنجانێکی تر بە کوالێتێکی باشتی پەروەردەوە لە ناو زانکۆیانە ڕفتارەکان جیاوازن هەستیان پێیەکەی ئەڵە بێگومان هاوڕێ لەسەر دینی هاوڕێکەتی من ئەوەی پێم بکرێ خۆم هەوڵم داوە لە کۆڵانێکی خۆمانە لە شارێکی خۆمانە لەگەڵ ئەو کەسانە تێکەڵام کاسێکم ڕفتاریان لە ڕفتاری خۆم و نزیک بێ یاخ بە گونجیا بزانم بێگومانەگە تۆ کەسێک هۆشیاری تێ بێ کەسێک کە ڕفتارەکەی بەلاوە نەگونجا بێت تو ناچی ڕفتار ڕفاقەت لەگەڵا بکەی و ئەو شار و شارۆچین بە عام کەسانێکی کۆمەڵایەتین وەکو خۆمان لە کەسانێکی شعبین تەبیعەتی لەسەر ڕفتار و باوەکانی کۆمەلگا ماون یعنی هێشتا پەیوەستن بەها کۆمەڵاتیەکانەوە هێشتا ڕێزگرتنێکی زۆر هەیە بێگومان کۆمەلگا کاریگەریکی زۆر لەسەر منیش هەبوو وەک هەموو کەسێکی تر کاک محەممەد زۆر جار قوتابیەک دەبینی لە پۆلی 6 قوتابیەکی محتەرەم بێدەنگ پەروەردەیەکی جوان دێتە زانکۆ لە پڕ ئەتەقێتەوە ئەگۆڕێت ئەمە بۆچی ئەگەڕێتەوە بۆچی زانکۆکانمان وایان کردووە کە لە بروێی ڕووبە باشی قوتابیەکە بگۆڕن ڕێژەکەیان زۆر کەمە ڕێژەی زۆر لەسەر خراپیەکەیە و میوێتەوە چەلەبی بزانم مەترسیەکان لەسەر پەروەردەی قوتابی لە زانکۆیا بەرەو شوێ دەڕوات چکە ئێستا باز لەوە دەکرێت واز لە جگەرەکێشان بێنە خەریکە باز لە تلیاگەکرێت لە ناوەندە خوێندنگەکاندا بێگومان کە خوێندکارێک لە وەکو 12 مەدەی تاکات دێتە زانکۆ لێشایەک یبینێ ئازادێکی تاو دەستەبەر کراوە بۆ مەسئولیاتی باچای ماڵەوە بیان مراقبەی لەسەر نییە ئازادێکی زۆر بەتایبەت بۆ ئافرەتان
کە ئازادێکی زۆری بۆ دەستەبەر کراوە و هەستەکە گەیشتە قۆناغی کە ئەم پێگەیشتەوە و ئێستا خۆی ئەتوانێت بەڕای خۆیدا کە توش ئەم هەموو لێشاوە ئەبێتەوە لەم هەموو ئازادی و لەم جۆرە بیکنە ناتوانێت تەحملکە و تەقبولکە و تووشی گۆڕانکاری بێت. اینجا لە زانکۆشە تۆ لەگەڵ کۆمەڵێ خەڵکی ناوچە و شێواز و عادەت و تەقالیدا تێکەڵاوە بی، یعنی کاریگەری زۆر لەسەر ئەبێت لە تەبەتەبێتەوە بەشە ناوخۆیەکانە کە تۆ تەقبولی ئەو هەموو لێشاوە ناکەیت واکە لە کەساتی خۆ دەربچی. و زانکۆ کاریگەریەکە نێگەتیفە، ینی ڕۆژ بە ڕۆژ ئاسی خوێندکارەکان توانەکانیاندا ئابەزێ، تعاملکردنیان ڕۆژ بە ڕۆژ زیاتر بۆتە سەرگەرمی وایەکە کاریگەریەکانیان لەسەر کەم بێتەوە، کاریگەری باشیان ڕۆژ بە ڕوو لە لاوازیە. ئەگەر بەم شێوازە بڕۆ بەڕاستی پێویستە سیستەمی پەروەردە و خوێنی باڵا پێویستە پێداچوونی بەسەرا بکرێت. زۆر باشە کاک محەممەد، تۆ بەڕێستان زانکۆتان ئەم ساڵتەوە زانکۆ جەوێکی بە تۆ بەخشی کە بەڕاستی بیری زانکۆ بکەی یا خۆت هەست بکەی کە ئەو ڕۆژێکی تە زانکۆ شتێکت کەم بوو ئێستا هەتا باز لە بڕوانامەکە ناکەین، یانێ بەدەر لە مەشکەمە جێگەی شانازیە بەڕاستیەکە منیش لە جێگەی تۆیا بوومایە بەڕاستیش ئەگەر قرار بێ مرۆڤ شانازی بە شتێکەوە بکاتە بێ شانازی بەم جۆرە لە بڕوانامانەوە بکە کە هی ڕفتاری جوان و گفتاری جوان و کردەوەی جوانی. زانکۆکانی ئێمە ئەوەندە شتت پێ بەخشن کە هاتیتە دەرەوە بیریان بکەی؟ بۆ وەڵام ئەم پرسیارە بەشی خۆمان بەنمونەیەنمە ئێمە بەشی ئەم ساڵەمەوە کۆتا مەرحەلە چوار بوون، کۆتا ساڵمان بوو تەمان ساڵێکی شیرینە لای تەلەبەت چووکەوە ساڵی ماڵئاوای بۆ جایەکتە خوێندکارەکان هەوپۆلەکانی خۆ ناوێتەوە. هەموو ئەم ساڵەکە ئێمە سەفرەیەکمان نەکردووە و هەموو ساڵەکە ڕسمێکی جەماعیشمان نەگرتووە و زۆر دڵخۆش بووین بۆی کە ئێمە کۆتا ڕۆژمان و جایەتی زانکۆ نابینەوە و هەمووشان لەسەرەوە کۆکن کە ئێمە ڕۆژێتی بیری زانکۆ ناکەین. یعنی بەڕادەیە بێزار بووینە لە زانکۆ، سیستەمەکە بەڕادەیەک دەستی ناوەتە خوڕی خوێندکارەکان کە هەمویان لێ بێزار، یعنی ئەمان گوتێک باچینە چالاکی بکەین کەس ئارەزووی ناکە، ڕسم هیچ کەس ئارەزووی ناکە، کەس حەز ناکە بێتەوە بۆ زانکۆ. تەنانەت ئێمە لە مانگی ڕەمەزانە ئیمتیحانی 20ەکەمانە بوو، خوێندکارەکان بایکۆتیان کرد لە پاڵ هەموو هۆکارانی ترە بوو، ئەو بەڕادەیە بێزار بوون لە خوێندن بۆ ئیمتیحانەکە نهاتنەوە و لە بەشیش هەموو ئەو ئیمتیحانە بە سفر هەژمار کرا. بەڕادەیە یعنی زانکۆ خوێندکاری بێزار کردو بەهۆی ئەو سیستەم بەهۆی ئەو ژینگەیان کە پێشتر باسمە ئەو هۆکارانە هەوای کردو باگرانێکی زۆر لەسەر خوێندکار دروست کردووە. زۆر باشە کاک محەممەد، دەرفەتمان نەماوە، زۆر سپاس دەکەین بڕوانامەکەشت پیرۆز بێ، دەبێت شانازی بەخۆتەوە بکەیت، دایک و باوکت شانازیت پێوە بکەن لەوەی کە لە هەر شوێنێکا هەبێ کاتێککە پەنجەیەکی باشت بۆ ڕاکێشتەوە لەم بڕوانامەیە جوانتر ڕەنگە لە 4 ساڵی ڕابردوو هیچ دەستکەوتێکت نەبوو بێ لەوەی کە تۆ بیبیتەوە بۆ دایک و باوکت جیاواز لەوەی کە بەدڵنیاییەوە پەروەردەکەت نەگۆڕانی بەرەو خراپە گەورەترین دەستکەوتە. بۆیە پیرۆست بێەوە زۆر سپاس دەکەین لەوەی کە میوانمان بوویت. زۆر سپاس بۆ ئێوە، خۆشحاڵ بووم، خۆم بە خۆشحاڵە زانم دووبارە سپاس بۆ ئێوە. سەرکەوتوو سپاس بۆ خانەوادەی بەڕێزیشت کەوا نمونەیەکی جوانی وەکو تۆی بەخشیوەتە کۆمەلگای کوردی بۆ دایکی بەڕێستان تەندروست باش و ئاسوودە باشن. وڵای جەلال پێما بێ ئەمڕۆ ڕۆژی جیانی بەرەنگاربوونەوەی کارپێکردنی بە ساڵاچوانە. هاوکارمان دانیار راپۆرتێکی بۆ ئامادە کردوین کە هەندێک پیاوی بەتەمەن سەرقاڵی کارکردنن لە بەردە مزگەوتی گەورەی شاری سلێمانی، با پێکەوە بینەری و راپۆرتە بین. کەسانی بە سەڵات و چۆن هەڵدەسەنگێنی دەبینی لە شەقامەکاندا زۆرێک لە کەسانی بە ساڵاتچوو هەن کە کار دەکەن داوا کارێن لە حکوومەت ئاورێ لەم فەقیر و هەژارە باتەوانێ و بۆ پەککەوتوەکان و بۆ بێدە سەڵاتەکان و ئەمانە. دوای ئەوە من هەوڵەیەم داواکەم کەوە شت هەرزان بێ لە ناو شارەکەمانە، هەر لە شاری ئێمەوە گرانە، ئەبینی لە شارەکانی کە هەر هەرزانە. بانان دێمە درشانی وی نی شێ بکەم و ئەنجارەکانە بژێوم کەم دەست دەکەوێ و حەقی وای منی سرعات بم لە ماڵێ و ئەنجارکم و چەند بەخوایەک دینار نیە لە حکومەتیش یەک فلس نەبەخوا. بەیان ساڵچەند یێنە دەرەوە؟ من دەوری حوتونی و ئاوا هەش ئەوە تاوڕۆندەم پاکرد بەس یەک مەعاشیشم نیە لە حکومەت، بێکاری نووسی مەعاشی چاندامێ ئەویش بڕا هەر ئەو مەعاشە بوو ئەویش دەمێکە زۆر دەمێت. ئەوەی کە من تێبینیەکەم کۆمەڵی خەڵەکەیە هەر لە حکومەت هیچ موچە و بژێوێکی نییە، حکومەت هیچ ئاگایەکی لەمانە نییە، وەکو پندێکی لە حکومەت گوێ هەیە چاوی نییە. ئێستا بۆ نمونە من تا چەند جارێک چوون بۆ دایرەکانی حکومەت و چوومەت ڕوون کردوتە دایرەکانیان دەڵێن دامەزراندن نییە، تاعینات نییە. جا لەبەرەوە ئەم کۆمەڵەشتانە حکومەت ئاگای لە کۆمەڵی خەڵک نییە، بەڵام ئاگای لە خەڵکانی خۆی وردی و درشتیای بینین کەوا خەڵکی بەتەمەن خەڵکی کەسابەتن لە هەموو جۆرە کەسابەتەکان کاسبیەکەن. تەمەنەکە تۆ ڕاستی دەوێ ئێمە ژۆکو مرۆڤ وەکو خەڵکی وڵاتانی تر حەق و کەسانەی کە کەوتە بەتەمەنەوە حکومەت
پێویستی ژیانیان بۆ دابین کە ئایا بە تەقاوتی بێ لە داهاتی حکوومەت بێ هاوکاریەکیان پێشکەش کات یان بیمێکی کۆمەڵایەتیان بۆ ببە سێمانگانە بیا پێشکەشیان کە بەڵام لە ڕاستیدا ئێمە وەکو ببینی کە سەبە تەمەنەکان ئەمڕۆ کە تەمەنیان سەرێکەوێ نەردەدایدا حکومیەکان وەرەگیرن تاعین بن نا ژێویەکیان بۆ دابی نەکرێت. چەند ساڵە لەم گوزەرێدا کار دەکەیت؟ وەڵاهی 25 ساڵە 25 ساڵە لەگە دەوامەکەم. کەمی موچەکە دوای کردو کە بێ لەگەڵیشدا ئیشێکی دیکە کەمی موچەکەم بەشی ئەوە کارەباکەم ناکە. چەند وەردەگەی؟ وەڵاهی 220. خزمەتت چەندە؟ خزمەتم 30 ساڵ هەیە 220 وەرەگرم خواگای لێ 221 نییە 220 ناچاری ئەو عەرەبانەمەوە پێ حەماڵیەکەم بەشی ئەوە کارەباکەیشم ناکە. ئەرە وەڵا ئەمیان لە کێیەوە ێنە دەرەوە سەعات 7 بۆ 5 ئێوارە بەخوا لە دوو لە قاسم شکاوە خۆ ئاگای لێیە لە پار جەژنی قوربان و قاسم شکاوە 7 دانەمانگ لە ماڵەوە کەوتم خۆ ئاگای لێ 6 خێزانم یەکێ نییەیانە 250 پرسم بۆ پەیاکە ناچاری بەڕێژی سبەیڕ و عەرەبانەوە گێڕم 19 ساڵە لەم شارە کرێتی چوار کوڕی وەکو تۆم فەوتاوە لە مەکتەبە بەخوا شاگردیەکەن ئەوە حاڵەکەمە هاتووم لە بەیانێ 3000 پێیا کردو بەخوای سێتم بۆ دارەسوتاوەکەی ئەو بە زۆرە بێبیبە ناشتوانم بڕۆم بەخوا لەژێ پردەکە بۆ دارەستاوەکە بەخوای ڕەب العالەمین ڕۆژی وایە هەیە 2 دینار پێیاکەم ئەم پیاوانە نەزان ڕۆژ وایە 5000 پێیاکەم خۆیان نەزانن بەخوا 19 ساڵی ڕێکە کرێتیم لەم شارە ئیتر هیچمان نێ و شتێکمان بۆ بکەن و تەواو خانوێک کۆدێ خانومان بنێ بۆمان کەن و داوامان هەر ئەوەی لە حکوومەتێکە یارمەتێکمان بە هیچ شتێکمان نایە. ئازیزان و خۆشەویستان بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن هیوادارین بەدڵتان بوو بێت تا سبەی نەپێتان دەگەینەوە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێری ماڵتانەوە خواتان لەگەڵ.